سڵاوتان لەبێت بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە ئەم کاتەوە هەموو کاتێکی ژیانتان باش. بە بەرنامەی ئێمە و بینەرانەوە هاتوومەتەوە خزمەتان. هیوادارم کە لە هەر کوێیەکان ساغ و سڵامەت بن و مەجالی وەشتان هەبێت تا بە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیەش بینەر و بیسەرمان بن. هاوڕێیانمان لە بەشی مۆنتاژ ڤیدیۆیەکی جوانیان ئامادە کردووە کە پێشکەشتانی دەکەین و دواتر دێنەوە بابەتەکان دەست پێ دەکەین. فەرموو. شۆڕشمان دژمنی کوردستان تێرشی هێنا سەر کوردستان لە قوڵایی دڵی زەحمەت کێشان ڕا هەریان کرد ئاوا هەستان ڕەسان هێشمەلگەی کۆمەڵە وەک کۆڵان هێشمەلگەی کۆمەڵە وەک کۆڵان هێشمەلگەی کۆمەڵە وەک کۆڵان لەشکرێکی ئەستەشی سووری کرێکاران ڕێبواری ڕێبازی یەکگرتن پێکۆشان بۆ ڕزگاری گشتی کرێکاران دژی ئیمپریالیزم بۆ ئازادی ئێران بۆ مافی چارەنووس بۆ میلەتان پێشمەرگەی کۆمەڵە وەک کۆڵان پێشمەرگەی کۆمەڵە وەک کۆڵان پێشمەرگەی کۆمەڵە وەک کۆڵان لەشکرێکی ئەستەشی سووری کرێکاران بۆ زەحمەت کێشی کورد کۆوە بن لە دەوری پێشەنگی کرێکارە می کوردستان هەرچینی کرێکارە کوردستانێکی نوێ دەتوانێت پێک بێنێت بۆ گشتی هان پێشمەرگەی کۆمەڵە وەک کۆڵان پێشمەرگەی کۆمەڵە وەک کۆڵان پێشمەرگەی کۆمەڵە وەک کۆڵان لەشکرێکی ئەرتەشی سووری کرێکاران وەک ئاگر بەردەبن لە گیانی دوژمنان ئەرتەشی خوێن مژان تێک دەشکێنن تا ڕۆژی ڕابەرین تێک بێهێزی تەیار حکمی سەرمایەدار بڕوخێنێت پێشمەرگەی کۆمەڵە وەک کۆڵان پێشمەرگەی کۆمەڵە وەک کۆڵان پێشمەرگەی کۆمەڵە وەک کۆڵان لەشکرێکی ئەرتەشی سووری کرێکاران تێک دەشکێنێت دەم چۆشی دێمۆکراتیک ڕێگای بۆ خۆش دەکات بۆ سوسیالیزم بێوەستان یەکجاری بۆ پێشەوا بێباک کارودکەی ڕزگاری تا سۆسیالیزم پێشمەرگەی کۆمەڵە وەک کۆڵان پێشمەرگەی کۆمەڵە وەک کۆڵان پێشمەرگەی کۆمەڵە وەک کۆڵان لەشکرێکی ئەرتەشی سووری کرێکاران. لە مانگی ڕێبەندانداین لەم مانگەدا گەلێک ڕووداوی مێژووی ڕوویانداوە کە لە سەرچارەنووسی خەڵکی ئێران بەگشتی و خەڵکی کوردستان بە تایبەتی تەسیر و کاریگەریان بووە. لە دوی ڕێبەندانی 1324 هەتاویدا کۆماری کوردستان لە مەهاباد ڕاگەیەندرا. لە 22 ڕێبەندانی ساڵی 1357 هەتاوی کۆماری ڕژیمی پەهلەوی تێکەوە پێچرا و کۆماری ئیسلامی خۆی بەسەر شۆڕشی ئێراندا داسەپاند و سەرنجام لە 26 ڕێبەندانی ساڵی 1357 هەتاویدا کۆمەڵە وەک هێزێکی چەپ و کۆمۆنیست هاتە ساحەی سیاسی کوردستان و ئێرانەوە. ساڵڕۆژی ئەم ڕووداوە مێژوویانە دەرفەتێکە بۆ ئەوەی کە جارێکی تر هەڵسەنگاندنێکیان بۆ بکەین و دەرس و ئەزمونەکانیان بکەین بە ڕێنمایی درێژەی ڕێگامان بۆ ڕزگاری لە ستەم و چەوسانەوە کە باڵی کێشاوە بەسەر کۆمەڵگەیە کە تێیدا ژیان بەسەر دەبێت. ئەلبەت هەر کام لەم ڕووداوە مێژوویانە پێویستیان بە هەڵسەنگاندنی ورد و هەمەلایەنە هەیە کە پێم وانە ئێمە لە بەرنامەی ئێمە و بینەراندا مەجالی ئەومان هەبێت. بۆیە باسی تێر و تەسەل لەسەر هەرکامیان دەخینە ئەستۆی بەرنامەکانی تری تلڤیزیۆنی کۆمەڵە و لێرە و لەم بەرنامەدا تەنیا چاوگێڕانێکی خێرامان دەبێت بەسەریاندا. با لە 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵەوە دەست پێ بکەین. 26 ڕێبەندان لە کوردستان بە ڕۆژی کۆمەڵە ناسراوە. لەم بارەوە هەر لەم ڕۆژانەدا قسە و باسی تێر و تەسەری لەسەر دەکرێت. با لە پێشدا ئێمە لێرەوە 26 ڕێبەندان ساڵ ڕۆژی ئاشکرابوونی تێکۆشانی کۆمەڵە گەرمترین پیرۆزبایی پێشکەش بە بینەرانمان بکەین. ڕێز بگرین لە یادی هاوڕێی ڕابەر و گیانبەخت کردو کاک حەمە حوسێنی کەریمی کە ڕۆژی کۆمەڵە
ساڵڕۆژی گیانبەختکردنیەتی. هەروەها ڕێز بگرین لە یاد و فیداکاری سەدان و هەزاران شۆڕشگەڕی کۆمونیستی ناوڕیزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران کە لە پێناوی ئازادی و سۆسیالیزم گیانیان بەختکردیان کەمەندان بوون. لە جێگای خاڵی ئازیزانی گیانبەختکردومان لە ساڵڕۆژی ئاشکرابوونی تێکۆشانی کۆمەڵەدا چەپکە گوڵی ڕێز و خۆشەویستی دادنین. درود و سلاوی خۆمان پێشکەش بە بنەماڵەی سەربەرزی هاوڕێیانی گیانبەختکردومان بکەین. بڵێین ڕێبازی جگەرگۆشەکانی ئێوە واتە ئازادی و بەرابەری و بەختەوەری ئینسان ئاڵاکەی هەروە شەکاوەیە و ئەمڕۆ لە کوردستانی شۆڕشگێڕ بە دروشمی ژن ژیان ئازادی خەریکە خۆی بەهێز دەکات تا لە ئاواتەکانی ئەزیزانی گیانبەختکردومان نزیک بێتەوە. سڵاو و درود بنێرین بۆ زیندانیانی سیاسی کە لە ئەشکەنجەگاکانی کۆماری ئیسلامی دەرسی خۆڕاگریان پێفێر کردین و سڵاو بنێرین بۆ هاوڕێیانی هەڵسوڕاومان لە شار و شارۆچکە و گوندەکانی کوردستان کە لە ژێر فەزای سەرکوت و خەفەقاندا ماندووی نەناسانە هاندەر بوون بۆ حەڕەکەتە جەماوەریەکان و ماڵ بە ماڵ و گەڕک بە گەڕک و شار بە شار پەیامی یەکبوون و لەگەڵ یەکبوون بۆ داهاتوویەکی گەشیان بڵاو کردوێتەوە. و سەرنجام سڵاو و درودی بێپایانمان پێشکەش بە خەڵکی خۆڕاگری کوردستان بکەین کە هاتن بەدەنگ بانگەوازەکانی کۆمەڵە و پشتیوانی سیاسەتەکانی بوو. ئەمڕۆ 44 ساڵ لە ئاشکرابوونی تێکۆشانی کۆمەڵە و 9 ساڵ لە چالاکی نهێنی ئەم ڕێکخراوە دەگوزارێت. لەم ماوەدا کۆمەڵە هاوڕازونشێوی زۆری بڕیوە. زۆر گیر و گرفت و دژواری هاتۆتە سەرڕێ. تووشی پاشەکشەی کردووە و ئەڵبەت هەنگاوی زۆریشی بۆ نزیک بوونەوە لە ئاواتەکانمان بڕیوە. بەڵام سەرڕای ئەم واقعیەتانە ئەوەی کە کۆمەڵە ڕێگای خۆی ون نەکردووە ئاسۆ ئوفقێک بووە کە ڕۆژی ئەوەڵ بۆی پێکاتووە و چرای ڕێنوێنی ڕێگای خەباتی بووە. ئەویش ئاسۆی سۆسیالیزم و بەرابەری خوازی لە جەرگەی خەباتێکی بێوچان و پڕاوپڕ لە فیداکاری لە ماوەی زیاتر لە نیو سەدە تێکۆشانی نهێنی و ئاشکرا لە دوو دەسەڵاتی سەرڕۆ و دیکتاتۆری بووە. لە هەمان حاڵدا لە ناو جەرگەی خەباتی لێبڕاوانەیدا هەموو کات بە خۆیدا گەڕاوەتەوە. تێکۆشاوە خۆی نێبکاتەوە و هەوڵی داوە و هەوڵ دەدات ڕۆڵەی زەمانەی خۆی بێت. ئەمساڵ ڕۆژی کۆمەڵە لە هەلومەرجێکدا ڕێز دەگرین کە سێبەری نەهامەتی و کارەساتی مرۆڤایەتی گەورە بە هۆی دەسەڵاتی سەرمایهداری بەسەرسەری بەشەریەتەوە قورسایی دەکات. لە بەرامبەر ئەم وەزعە نالەبارەدا ئەمڕۆ لە ئاستی ناوچەیی جیهانی وڵاتیشدا سۆسیالیزم وەک تاقە بەدیلی کۆمەڵایەتی لە هەموو کات زیاتر لە بەرامبەر کۆمەلگادا بووە بە ئەمری واقع. بەڵام سۆسیالیزم جەبری مێژوو تەنیا ئاواتێکی شیرین نییە، بەڵکو حاصلی هۆشیاری ڕێکخراوبوون و خەباتی لێبڕاوانەی خەڵکی کرێکار و زەحمەتکێش واتە زۆرینەی کۆمەلگایە. لە ئاستی ئێرانیشدا کۆماری ئیسلامی لە هەموو کات زیاتر بووە بە مۆتەکەی سەرشان و ژیانی زۆرینەی خەڵکی ئەم کۆمەلگا. ئەوەی کە ئەمڕۆ ئەم دەسەڵاتە تاوانبارانەی ڕاگرتووە تەنیا هێزی سەرکوتگەر و بێڕەحمە، فێڵ و فری و ئاسەواری نەماوە. هەموو ئیمکانات و سەروەتی ئەم وڵاتە لە خزمەت ئەم هێزە و پیلانە ناوخۆیی و ناوچەکانی سرف دەکرێت. هێزێکی گەندەڵ و دژە ئینسانی و سیستم و دەسەڵاتێکی تاوانبارە کە هەر ڕۆژە گۆشەیەک لە تاوانەکانی دەردەکەوێت و نیشانی دەدات کە چ مافیایەک بەسەر ئەم وڵاتەدا زاڵە. بەڵام کۆمەڵگەی ئێران لە دەروونەوە دەکڵێت و ئەم دەسەڵاتە بە هیچ جۆر توانایی وەڵامدانەوەی داخوازیەکانی ئەم جەماوەرە ڕاپەڕیوە نییە. دەسەڵاتی ئاینی و حکوومەتی دینی لە هەموو کات زیاتر جێپێی پێلێش بووە و کەمترین شانسی لە داهاتووی سیاسی ئەم وڵاتەدا نییە. خەباتی ڕۆژانەی مامۆستایان، کرێکاران، ژنان، خانەنشینان، لاوان و زۆر بواری دیکە ئاستی کێشەکانی بەرەی خەڵک و حکوومەتی بردووەتە شوێنی هەستیار و ئەگەری ڕوخانی کۆماری ئیسلامی لە هەر کات زیاتر کردووە بە ئەمری واقع. بەڵام پرژ و بڵاوی لە ڕیزەکانی هێزی ناڕازی نەبوونی بەدیل و ئالتەرناتیوی جێگەی باوەڕی جەماوەر لە بەرامبەر سەرکوتەی سەرکۆنەی بێڕەحمانەی دەسەڵات لە خاڵە لاوەزەکانی خەباتی ئەمڕۆی خەڵکی ئێرانە. بەڵام دەزانین ئالتەرناتیو لە دڵی خەباتی ڕۆژانەی جەماوەردا پێک دێت. کۆمەڵە هەوڵ دەدات لەم بوارەدا چالاک، هاندەر و وەحدەت بەخش بێ.
لەم ڕوانگەوە کوردستان لە ماوەی 44 ساڵی ڕابردوو بەشێکی گیانەکراوە لە ڕووداوە سیاسی و گرنگەکانی ئێران بووە. کۆماری ئیسلامی هەوڵی داوە کە خەڵکی کوردستان لە هاوپەیمان و هاوخەباتی ڕاستەقینەی خۆی دابڕێ و ئەم مەڵبەندە بە تەنیا بخاتەوە کە سەرکوتکردنی ئاسانتر بێت. ئەم سیاسەتە لە جریانی شۆڕشی ژینە بە ئاشکرا خۆی دەرخست، بەڵام وشیاری خەڵکی کوردستان ئەم پیلانەی پوچەڵ کردەوە. لە ماوەی شۆڕشی ژینە و حتا ئێستاش بزوتنەوەی شۆڕشگیرانی کوردستان نیشانی داوە کە زەرفیەتی زۆری هەیە کە هەنگاوی گەورە بنێ، بەڵام ئەم هەنگاوانە وەکو تا ئێستا نیشانی داوە دەبێت ژیرانە و بیر لێکراوە بێ، بەواتایەکی تر دەبێت ئیستراتیژیەکی ڕوون و شەفاف پێشڕە و ڕادیکاڵ کە ئەم زەرفیەتە بەهێز بکات و هیدایەتی بکات و ئامانجەکانی بسەلمێنێ و بێتە ئاراوە. کۆمەڵە خۆی بە بەشێکی گیانەکراوە لەم ئیستراتیژی سیاسیە لە بزوتنەوەی شۆڕشگێڕانەی کوردستان دەزانێت، هەوڵ دەدات بۆ بەهێزکردن و ڕێخستنی و هەوڵ ئەدات بە ئاسانترین ڕێگا کێشە سیاسی و کۆمەڵایەتیەکان لە کوردستان چارەسەر بکرێت. ئەم ڕێگایە کامەیە؟ زۆر جار لە وتار و ڕاگەیاندنەکاندا هاتۆتە گۆڕێ و هەر بۆیە توانیوێتی لە ماوەی تەمەنی چالاکی خۆیدا ببێتە جێگەی باوەڕی جەماوەری خەڵکی کوردستان. بیستودوی ڕێبەندان ساڵی 57 هەتاوی خەڵکی ئێران بە شێوەیەکی بەربڵاو شۆڕشێکی هەمەلایەنیان دژ بە سەڵتەنەتی شاوەڕێ خست و سەرنجام دەسەڵاتی پاشایەتی تێکەوە هەڵپێچرا. بۆچی ئەم شۆڕشە سەرەڕای ئامانجی عادڵانە و ئینسانی خۆی لەلایەن ڕەوتێکی کۆنەپەرستی ئیسلامیەوە دەستی بەسەرداگیرە؟ چۆن دژە شۆڕشی ئیسلامی ئەو کارەی کە ڕژیمی شانەی توانی ئەنجامی بدات تەواوی کرد و شۆڕشی ئێرانی نوقمی خوێن کرد؟ ئەمانە و گەلێک پرسیاری دیکەی لەم چەشنە پرسیار گەلێکن کە لەم ڕۆژانەدا جارێکی تر دێنەوە مەیدان تا دەرسیان لێوەربگیرێت. گەلانی ئێران بە شێوەیەکی خۆڕسک دژ بە ڕژیمی شا وەک ڕژیمێکی فاسد و مستەبد ڕاپەڕی بوو، بەڵام هێشتا ڕێبەرایەتێکی شۆڕشگێڕی پێشکەوتن خواست بۆ ڕێنمایی ئەم بزوتنەوە پێک نەهات بوو. ئاشکرایە کە لەوەها بارودۆخێکدا جەماوەری ڕاپەڕی و ناگەڕێتەوە بۆ ماڵەکانیان، بەڵکو بە پشتبەستن بە یەکەمین و بەردەستترین بەدیل درێژە بە بزوتنەوەکەیان دەدەن. هەڵبەت ئەوە خومینی و
ڕەوتی ئیسلامی بوو کە زووتر لەوانی تر وەها بەدیلێکی خستە بەردەم جەماوەر. ئامانجی چاوەڕوان نەکراوی خومینی و ئەم ڕەوتە واتە ڕووخانی شا دابین بوو. لە ڕاستیدا ڕاپەڕینی ساڵی 57 دەیزانی کە چی ناوێ، بەڵام هێشتا گوتاری ئەوەی کە چی دەوێ شکلی نەگر بوو. هەر بۆیە ڕاپەڕینی جەماوەری لە دیدی ڕەوتی دژە شۆڕش نەدەبوو لەوە زووتر ئیدامە پەیدا بکات و گوتاری ئەرێنی شۆڕش بێتە ناو ساحەی سیاسیەوە ئامانجەکانی خۆی دابین بکات، کەواتە دەبووە ئاگری شۆڕش دابمرکێت. بەڵام ئەمەش پێویستی بە بەرنامەی تایبەت بوو. خومینی و ڕەوتی ئیسلامی بە پشتبەستن بە خۆشباوەڕی خەڵکو و نەبوونی هێزی پێشرە و ڕادیکاڵ لە ساحەی سیاسی استراتیژی خۆیان بۆ ئەم مەبەستە خستەگەر و هەنگاو بە هەنگاو بەکاریان هێنا. لە ڕاستیدا ڕۆڵی خومینی لە شکستهێنانی شۆڕشی ئێراندا زۆر گرنگە. خومینی لە ڕۆژانێکدا کە شۆڕشی ئێران خاوەن هیچ ئیستراتیژیەکی ڕوون نەبوو، ئامانجێکی ڕوون و دیاریکراوی خستە بەردەم جەماوەر و بێچوون و چرا درێژەی پێدا، ئەویش ڕۆیشتنی شاو هیچی تر. خومینی بە پشتبەستن بە پێگەی تایبەتی خۆی وەک مەرجەیەکی تەقلید و چالاکێکی سیاسیشی ئەو، هەروەها بەهۆی دژایەتیکردنی شا لە ڕابردوودا ئەو نفوزەی کە بەهۆی بیرۆکەی دژی ڕۆژاواییەکانیەوە لە ناو توێژێک لە ڕۆشنبیرانی کۆمەڵگای ئێراندا بەدەستی هێنابوو. بە پشتبەستن بەم هێزە کۆمەڵایەتیە، کۆماری ئیسلامی لە ئاکامی هاوسەنگی هێزە جیهانیەکانی دەورانی شەڕی ساردا و لە بارودۆخێکدا بەسەر کۆمەڵگای ئێراندا داسەبە. یەکەم ئەرکی ئەم ڕژیمە بەرگرتن بە درێژە و ئیدامەی ڕاپەڕین بوو، چون هەروەک باس کرا لە ئاوا ئەگەرێکدا هێزی پێشرە و ڕادیکاڵ دەیتوانی سەرهەڵێنێ و گوتاری هاوبەش بۆ سلماندنی داخوازیەکان بەهێز بکات. هەر بۆیە لە هەنگاوەکانی ئەوەڵدا دەبوو گوتاری ئیسلامی بۆ کۆتایی ڕاپەڕین و گەیشتن بە ئامانج یعنی دەسەڵاتی ئیسلامی کرا بە گوتاری جێگیر لە کۆمەلگادا. بۆ ئەم مەبەستە دەست بەکاربوون تا شۆڕشی ئێرانی لە گەشت بوارە کۆمەڵایەتیەکاندا تووشی شکست بن. لە بزوتنەوەی کرێکارانەوە بگرە تا بزوتنەوەی ژنان و خوێندکاران و بزوتنەوەی کوردستان، واتە گشت ئەو بزوتنەوانەی کە لە ڕوخاندنی ڕژیمی شادا ڕۆڵی سەرەکیان بوو، یەک لە دوای یەک کەوتنە بەر هێرشی بەرنامە بۆ داڕێژرا و دڕندانەی ڕژیمی تازە بەدەسەڵات گەیشتووی ئیسلامی. تەنها لە گۆڕەپانی بزوتنەوەی کوردستاندا بوو کە خۆڕاگری درێژخایان بوو و تا ئێستاش هەر درێژەی هەیە. بەڵام ڕژیمی ئیسلامی چۆن توانی شۆڕش سەرکوت بکات؟ هۆکارەکانی ئەم ڕووداوە لە هەڵەکانی ڕۆشنبیران و هێزە سیاسیەکان تێپەڕ دەبێت و پەیوەندی بە گۆڕانی هاوسەنگی هێزی شۆڕش و نەیارانی شۆڕش پاش ڕاپەڕینی ڕێبەندانی 57ەوە هەیە. لەسەر لە بەیانی 22 بەهمەن بەملاوە لەلایەکەوە ڕەوتی ئیسلامی ریزەکانی خۆی ڕێخست و پتەوتری کرد و بە خێرایی ئەو دام و دەستگا دەوڵەتیانەی کە لەلایەن ڕاپەڕینەوە زیانیان پێگەشت بوو ساغ و نوێژنی کردەوە و گەشەی پێدان و ئامادەتر و ڕێک و پێکتر لە ڕژیمیشا دژ بە شۆڕش بەکاری هێنان. لەلایەکی تریشەوە پەرەسەندنی شۆڕش لە بواری کۆمەڵایەتیدا بەرەو لاواز بوونەوە دەچوو. حیزب یان بەرەیەکی بەهێزی جەماوەری لە گۆڕەپانی سیاسی ئێراندا نەبوو. ڕێکخراوەیەکی سەرتاسەری و گشتگیری پێشڕەو نەبوو. لایانی ڕاستی هێزە سیاسیەکان واتە بورژوازی لیبراڵ سەلاحیەتی مێژوویی، کۆمەڵایەتی و سیاسی پێویستی بۆ بوون بە بەدیلێک لە بەرامبەر ڕەوتی ئیسلامیدا تێدا نەمابوو. بێگومان نەکۆڵی لە هەڵەکانی ڕۆشنبیران و هێزە سیاسیەکان ناکرێت و پێویستە لە شوێنی خۆیدا پێداچوونەوەی زۆرتری بۆ بکرێت. ئەوەی کە حیزبی توودە و سازمانی ئەکسەریەت بوون بە ماستاوچی کۆماری ئیسلامی و بەم بۆنەوە لە مێژووی سیاسی ئێراندا بەدناوی هەتاهەتاییان بۆ خۆیان تۆمار کرد. ئەوەی کە حیزبی ڕەنجبەران وەک ڕێبەرانی نەتەوەی و دژە ئیمپریالیزم سەیری خومینی و بەنی سەدری دەکرد و تا ئێستاش گورزی درەنگ تێگەشتنی خۆی بەردەکەوێت. ئەوەی کە لیبراڵەکانی بەرەی نەتەوەی واتە جیبهەی ملی بوون بە پاشماوەخۆری حکوومەتی ئیسلامی بە وتەی مێهدی بازرگان بە ژیانی لاوازی خائینانە ڕازی بوون و بەرەو مەرگی سیاسی خۆیان هەنگاویان هەڵگرت. هەڵبەت بەداخەوە گشت ئەمانە دیاردەگەلێکی واقعی بوون و لە ئاستی خۆیاندا زەرەر و زیانیان ئاراستەی شۆڕشی ئێران کرد. بەڵام بە تاکید
نابێ هۆکارە بنەڕەتیەکانی شکستهێنانی شۆڕشی ئێران لە کردار و وتاری ئەم هێزە و ڕۆشنبیرانەدا ببینی. چونکە بۆ چوونە دواکەوتوانەکانی جەلالی ئالی ئەحمەد و شەریعەتی و کەسانی وەک ئەوان پێشتر ئەرکی خۆیان بۆ ڕازاندنەوەی سیاسەتی خومینی و ڕەوتە ئیسلامیەکەی بە باشترین شێوە ئەنجامدا بوو. کاری سەرکوتکردن و پاشەکشە پێکردنی شۆڕش لەم قسانە ترازا بوو. دەستگای تازەی سەرکوت وەڕێکەوت بوو و گەیشت بووە قۆناغێک کە تەنانەت مەجالی هەڵەکردنیشی بە ڕەوشنبیرەکان نەدەدا. ڕژیمی ئیسلامی نەتەنیا هێز و هەڵسوراوانی سیاسی بەڵکو بە تەواوەتی بوونی بزوتنەوە پێشکەوتن خوازە کۆمەڵایەتیەکانی کرد بووە ئامانج. بە ناوی نێعمەتی ئیلاهیەوە بە مەبەستی میلیتاریزەکردنی کۆمەلگای ئێران پێشوازی لە شەڕی عێراق کرد. نەتەنیا ئەنجومەنە کرێکاریەکانی لەناوبرد بەڵکو کارگاکانی داخست و کرێکارەکانی ڕەوانەی گۆڕەپانی شەڕ کرد. لەو بارودۆخەدا تەنانەت ئەگەر ئەو هێزە سیاسیە ناریانەی کە هێرشیان کرابوو سەر ئەقلیەتی ئەویان تێدا بووە کە پاشەکشەیەکی تێگەشتوانە ئەنجام بدەن، دەیانتوانی ڕێژەی لە ناوچوونی هێزەکانیان کەمتر بکەنەوە. بەڵام بەداخەوە لە توانایی شیکردنەوە و تێگەیشتن لەو گۆڕانکاریەی کە لە ئارادا بوو بێبەهرە بوون. ئەمە لە حاڵێکدا بوو کە شۆڕش ڕێگەی شکستی دەپێوە و لە ژێر گورزی بەردەوامی دژە شۆڕشی ئیسلامیدا دوایین هەناسەکانی دەکێشە. زۆربەی ئەو کەسانی کە نەیان دەویست باوەڕ بە شکستهێنانی شۆڕش بکەن لەو ڕۆژانەدا بەو پەڕی ناومێدیەوە سەریان لەبەر دەکوتا و ئەمڕۆژ وێڕای سەرزەنشتی ڕابردووی خۆیان بەبێ ئینسافیەوە هەڵەکانیان دەخەنە ئەستۆی گشت کۆمەلگا و تۆی بێ ئومێدی سەبارەت بە شۆڕشی داهاتوو لە مێشکی خەڵکدا دەچێنن. کەواتە نابێ ڕووداوگەلێکی ئەوەندە گەورە و هەمەلایەنە تا ئاستی هەڵە بچووکەکانی ئەموو ئەو دابزێنی. ئەمانە و گەلێک ئەزمموی تر ئەمڕۆ لە جەرگەی شۆڕشی ژینا دەتوانێت ڕێنماییمان بێ کە چۆن و بە چ ڕێگایەک مەجای ئەوە فراهم بکەین کە ئەم شۆڕشە بتوانێت ئامانجەکانی خۆی بپێکێ. بە پێچەوانەی ڕاپەڕینی ساڵی 57 شۆڕشی ژینا لە هەمان کاتدا کە دەزانێت چی ناوێ بە دیلی کۆمەڵایەتی خۆی لە دروشمی ژن ژیان ئازادیدا هێناوەتە گۆڕێ، واتە دەزانێت کە چی دەوێت. لە پێچەوانی ساڵی 57 دەزانێت بێجێکەوتنی ئەم گوتارە هاوبەشە و بێ ئەوەی هێزی ڕێکخراوی هەبێ ناتوانێت ماشینی سەرکوتی دەسەڵاتی ئیسلامی فەلەج بکات. بۆیە بە پێچەوانەی ئەو بۆچوونانە کە سەرکەوتنی ئاسان و بەپەلایان بانگەواز دەکرد و تەنیا مەبەستیان وەلانانی وەلایەتی فەقیە و دەستگای ڕێبەری کۆماری ئیسلامی بوو تا بەر بە ڕادیکالبوونی شۆڕش بگرن. دەزانن تەنیا بەلاچوونی چەند مەلا کارتەواو نییە. دەزانن کە دەبێ ژیان لە ئەسارەت ڕزگار بکەن، ئازادی و بەرابەری دابین بکەن و ئەمەش ناکرێت جگەلەوەی کە گۆڕانکاری بنەڕەتی بێتە ناو ساحەی سیاسی. ئەم گۆڕانکاریە بنەڕەتیە هێزی دەوێت. هەر بۆیە چاوەڕوانی سەرکەوتنێکی ئاسان ناکەن و پێویستیان بە فرسەت و کاتە. فرسەت و کات بۆ ئەوەی بتوانن هێزی خەڵکی تینووی ئازادی و بەرابەری سەریەک بخەن و ئاوات و ئارەزوەکانیان بەدی بێنن. هەر بۆیە پێدا دەگرن لەسەر ئیدامە و بەردەوامی شۆڕشی ژینە. بەم بۆنەوە دەزانن چۆن و لە چ ڕێگایەکەوە ئەم ئیدامە کاریە دابین بکەن. پەرەسەندنی بزوتنەوەی جەماوەری لە بوارە جۆرا و جۆرەکاندا ئەوەی کە ئەمڕۆ سێبەری بەسەر ساحەی سیاسی ئێراندا کێشاوە ئەم ڕاستیەمان پێ دەڵێ. لە هەمان کاتدا دەزانین لەکوێ پێویستە بکشێنەوە، خۆیان بەرابەر بە دەستگای سەرکوت بپارێزن، لەکوێ بچنە پێشەوە بۆ ئەوەی خۆیان بەهێز بکەن. ناوبەڕێک ببینن زوو دێمەوە خزمەتە.
ببیر لبیری آزادی بدنگ هوار بو آزادی جنوبیا بر خودم تا آواتکان من بیتدی نزیندانو اشکنجدان نه اعدامو گل باران چوکدان داد با او خلقی بو آزادی دین میدان آزادی 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 نویت وند شیرینا یعنی دبو ددری باشادی و آزادی و آزادی لسر ویرانگ و نجادی لفاوی سوری بهارا سرالدانی کرکران وقت شبای بقرارا خروشی چینی چو سوان نظامی سر مایداری لبنیا دا و تقددن اواهزی پرولترایا marşi azaya dile deden azadi 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 navete vende şirina yani de bu dediri başadi o azadi o azadi leseru irangu nejadi شقم نمايا ولا دنيا بخيني مسور نبي زندانك بشك نبام لوي آزادي دل نبي بفشرين بني قفاس بهل فرين بالندكان نغمي آزادي بخينين بقينا قوي همو جيهان آزادی 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 نویت وند شیرینا یعنی دبو ددری باشادی و آزادی و آزادی لسر ویرانگ و نجادی کۆماری کوردستان کە بە یەکەم کۆماری کوردی دەناسرێت لە دوای ڕێبەندانی ساڵی 1324 هەتاوی لە شاری مەهابادی کوردستانی ڕۆژهەڵات دامەزراوە. پێشتر لە ساڵی 1320 ئاڵوگۆڕ لە دۆخی سیاسی کۆنتترۆڵی ناوچە کوردیەکانی دەستی حکوومەتی ناوەندی ئێران دەرهێنا. لە شاری مەهاباد کومیتەیەک لە کەسانی چینی مامناوەن بە پشگیری سەرۆکخێڵەکان دەسەڵاتی ناوچەکەیان گرتە دەست. پارتێکی سیاسی بە ناوی کۆمەڵەی ژیانەوەی کوردستان ژێکاف دامێسرا. قازی محەممەد سەرۆکی بنەماڵەی قازی بە سکرتێری پارتەکە هەڵبژێدرا. ساڵێک پێشتر لە ساڵی 1323 قازی محەممەد و سەرکردە کوردەکانی دیکە سەردانی تەورێزیان کرد و چاویان بە کونسولی سۆڤیەت کەوت و لەبارەی پشگیریکردنی کۆمارێکی نوێ گفتوگویان کرد. لەوێشەوە ڕوانەی باکۆ ئازەربایجانی سۆڤیەت کرد. لەوێ ئاگادار بوونەوە کە حیزبی دموکراتی ئازەربایجان یان هەمان فرقە
دموکراتی ئازەربایجان لە هەوڵی ئەوەدایە دەست بەسەر ئازەربایجانی ئێراندا بگرێت. لەو ساڵەدا ئەم فەرقەیە دەستی بەسەر پارێزگای ئازەربایجانی ڕۆژهەڵات واتە تەورێز داگرت کە پێشتر بە دەستی سوپای ئێرانەوە بوو. قازی محەممەد بڕیاری بە پشتیوانی هێزی سۆڤیەت هاوچەشنی ئەو کارە لە کوردستان دووبارە بکاتەوە. بۆیە دوای چەند مانگ لە دامەزرانی حیزبی دموکراتی کوردستان کە لەسەر بنەمای کۆمەڵەی شێکاف بە ئامادەبوونی جەماوەرێکی زۆر لە خەڵکی ناوچەکە و نێونەرانی کوردی پارچەکانی دیکە لە دوی ڕێبەندان دامەزراندنی کۆماری کوردستانی لە مەیدانی چوارچرای مەهاباد ڕاگەیەندرا. دوای 11 مانگ کۆماری کوردستان لە 26 ئازاری 1325 بەهۆی گوشاری هێزە ڕۆژاواییەکان سۆڤیەت پەیمانی بە حکوومەتی ئێرانیدا کە لە باکووری ئێران دەکشێتەوە. دوای ئەم کشانەوە حکوومەتی ئێران دەستی گرتەوە بەسەر ئازەربایجاندا. کشانەوەی سۆڤیەت لە هەمان کاتدا بووە هۆی دابڕانی کۆماری کوردستان لە سۆڤیەت و دوجار بووە هۆی داڕمانی خۆش. پشتگیریەکان بۆ قازی محەممەد لە کەمبوونەوەدا بوون، بە تایبەتی لە نێوان خێڵە کوردەکاندا کە لە سەرەتادا پشتگیریان لێ دەکرد. بەرهەموو سەرچاوی داراییان نەما و شێوازی ژیانیان بەهۆی دابڕانەکەوە بەرەو سەختی چوو. یارمەتی دارایی و سەربازی لە سۆڤیەتەوە نەما و خێڵەکان هیچ هۆکارێکیان بۆ پشتگیریکردنی قازی محەممەد نەدەبینیەوە. زۆرێک لە خێڵەکان خازیان بەجێدەهێشت. ئەرتەشی ئێران کە قورسترین ئامێری شەڕیان چەند تانکی کۆن و قوڕازە بوو، ڕۆژی 20 سەرماوەزی ساڵی 1325 هەتاوی گەیشتە دەرەوەی شاری تەورێز و ڕۆژی 21 سەرماوەز بە هەڵاتنی سەرۆک کۆماری ئازەربایجان بۆ سۆڤیەت کۆماری ئازەربایجان ڕووخاو ئەرتەش شاری تەورێزی داگیر کرد. دوای ئەوە ئەرتەش لێوە بەرەو مەهاباد وەڕێکەوت. لە هەمان کاتدا هێزێکی تر لە سوپای ئێران لە 20 سەرماوەز گەیشتنە سەقز و لە ڕێگەی بۆکان بۆ یارمەتی هێندێک لە کوردەکانی سەر بە حکوومەتیشا ڕێگەی مەهابادیان گرتەبەر. سوپای ئێران بەو پەڕی دڕندەیەوە هێرشی کردە سەر شار. ئەنجومەنی شەڕ بە قازی محەممەدیان ڕاگەیان کە ڕێ لە هەل پەلامارێکی سوپای ئێران دەگرن کە بکرێتە سەر ناوچەکە، بەڵام قازی محەممەد ڕەزامەند نەبوو و بەهۆی ئەگەری کوشتار و ماڵوێرانی بڕیاریدا کە خۆ لە شەڕ دوور ڕابگرن. سوپای ئێران بەبێ مقاومەتێکی بەرچاو هاتە ناوچەکە و دەستی بەسەر مەهاباد داگرت. لەگەڵ هاتنیان چاپخانی کوردیان داخست، فێرکردنیان بە زمانی کوردی قەدەغە کرد، هەر کتێبێکی کوردیان بدۆزیایەتەوە دەیان سووتاند. لە ماوەی چەند ڕۆژدا ئەو بەشە لە کوردستانی ڕۆژهەڵات داگیر کرا. قازی محەممەد دەیزانی کە بە زوویی کۆمار دەڕوخێت لە نێوان شەڕ یا خۆ بەدەستەوەدان، ئەوەی دەومیان هەڵبشارد. دوجار پاش دادگایەکی نادات پەروەرانە سەربازی و بێپارێزەر لەلایەن ئەفسەرانی سوپای ئێرانەوە لە بەرەبەیانی دەی خاکە لێوەی 1326 قازی محەممەد و سەدر و سەیفی قازی بە تۆمەتی خیانەت لە دەوڵەتی ئێران هەر لە مەیدانی چوارچرای مەهاباد ئەو شوێنەی کە کۆماری تێدا ڕاگەیەندرا لە سێدارەدران. ناوبڕێک ببینن دێمەوە خزمەتە. چاوی هەورێک بووی کەینی باران لە شەوی ئەنگوستە چاوە دەقینەوەی کانیاوێک بووی لە داوێنی ناڵشکێنەی ڕاوەستانە بۆ ڕووبارێ وەڕێکەوتن بووی باباستن تا ناخی داریایەکگرتن ناخی داریایەکگرتن
سەرکەوتنی تایە بۆ ژێر دەستان تۆ تۆفانی مەوجی مێژووی تۆ تۆفانی مەوجی مێژووی بۆ غەرقی کەشتی سەرمایە لە کوردستان بۆ غەرقی کەشتی سەرمایە لە کوردستان ڕووسکەی چاوی هەورێ بووی کەینی باران لە شەوی ئەنگوستە چاوە تەقینەوەی کانیاوێک بووی لە داوێنی ناڵەشکێنەی ڕاوەستانە بۆ ڕووبارێ وەڕێکەوتن بووی باباستن تا ناخی داریایەکگرتن تا ناخی داریایەکگرتن. نامەیەکی هێندێک دوور و درێژمان لە فەتانە لە کرماشانەوە بەدەست گەیشتووە کە ئێمە چەند بەشێکی پێشکەش دەکەین. فەتانە نووسیوەتی بە گوێرەی راپۆرتی ئێعتماد ئۆنلاین لە ڕیزبەندی شاترین وڵاتانی جیهان ئێران لە پلەی 101دایە، واتە لە وڵاتانی وەک عێراق، ڤێنزوێلا، مۆزەمبیق، ئۆکراینیا، کۆنگۆ لە خواروترە. جا بۆچی وایە؟ زۆر دەلیلی هەیە. سەرەکیترین دەلیلی دەگەڕێتەوە بۆ چۆنیەتی دەسەڵاتی سیاسی و ئابووری و فەرهەنگی لەم وڵاتە. هەر لەم پەیوەندیەدا با باس لە راپۆرتێکی دیکەش بکەم. ناوەندی چاودێری جەمعیەتی ئێران لەم دوایانەدا ڕایگەیاند کە لە ماوەی نۆمانگی ئەم ساڵدا تێگڕای تەمەنی ئەوانەی لەو وڵاتە گیانیان لەدەستاوە 66 ساڵ بووە. لە نێو پارێزگاکانیشدا بەرزترین تێگڕای تەمەن لە پارێزگای گیلان بووە بە 71 ساڵ و نزمترینیش لە سیستان و بەلوچستان بە تەمەنی 50 ساڵ. پرسیار ئەوەیە بۆچی میانگینی تەمەن لە ئێران هاتۆتە خوارەوە؟ ئایا جەخت لەسەر ئەو راپۆرتە نییە کە لە نامەکەی فەتانەدا هاتووە؟ دەستخۆشی لە فەتانە خانم دەکەین. فەتانە لە بەشێکی تری نامەکەدا نووسیوێتی دەزانین کە تەمەن جگە لە تەسادف و جگە لە نەخۆشی لە ناکاو و جگە لە ڕووداوە سروشتەکان و جگە لە شەڕ و تێرۆر و نائەمنی لە وڵات ڕەبتی هەیە بە تەغزیەی مناسب، بێهداشتی مناسب و ژینگەی مناسب، واتە کەمبوونی ئسترێس لە ژیان. بەڵام لە ئێران زۆربەی خەڵک لە کاتێکدا کە هێشتا زۆر نەژیاون لە مردن نزیک دەبنەوە. فەتانە هەروە نووسیوێتی ڕەنگە کوالێتی ژیان یان هەمان چۆنیەتی ژیان گرنگتر بێت لە درێژەی تەمەن. خەڵکی ئێران دیارە مەبەستم هەموو خەڵک نییە، بەڵام بەشی زۆری ئەم خەڵکە ژیان بە چ کوالێتیەک بەسەر دەبن. ئەگەر ورد بڕوانینە ئەم پرسیارە پێمان دەڵێ ئەم بەشە زۆرە لە خەڵک ساڵانێکی زۆرە لەگەڵ هەژاریدا ژیان بەسەر دەبن و لە ڕاستیدا هەژاری بە جۆرێک مدیریەت دەکەن. ئەم هەژاریە ینی ئسترێسی شەو و ڕۆژە، ینی نەبوونی تەغزیە و بێهداشت و ئیسراحەت و تەفریحی مناسب و پێویست. بۆ نمونە لە چەند ڕۆژی ڕابردوودا ئاماری تازەی خواردنی گۆشتی سوور بۆ هەر تاکێک لە نێو بنەماڵە ئێرانیەکان ڕاگەیاندراوە کە زۆر کەس بەسەر سوورهێنەر وەسفیان کردووە، بەڵام بۆ تەشتێکی ئاسایی. دەوترێت خواردنی ساڵانەی گۆشتی زوور بۆ هەر کەسێک لە 3 دەهەکی خوارەوەی کۆمەڵگا تەنها 700 گرامە. بەواتایەکی تر هەر ئێرانیەک کە سەر بە 3 دەهەکەی خوارەوەی ینی بەشی زۆری دانیشتوانی کۆمەڵگا کە کرێکاران و خەڵکی زەحمەتکێژی ئەم وڵاتە لەخۆ دەگرێت ساڵانە تەنانەت 1 کیلۆ گۆشتی سووریش ناخۆن. فەتانە لە درێژەدا نووسیوێتی ئەوەی جێگای سەرنجە هێشتا تووشی قات و قڕی نەبوون. هەر بۆیە زوو دەمرین و هەروەک باسم کرد هێشتا زۆر نەژیاوین لە مەرگ نزیک دەبینەوە. جا بەم دۆخە کواشایی و خۆشی جێگای هەیە. جگە لە دۆخی نالەباری ژیان شادیکردنیش لە زومرەی ئەو کردارانەیە کە لە ڕوانگەی ڕژیمی ئیسلامیەوە قەدەغەیە و بەرپرسە ئاینیەکانی شیعەش لە زۆر یەک لە فتواکانیاندا بە فعلێکی حرام و ناشەرعی ناویان بردووە. بۆ نمونە بە پێی فتوای خومەینی سەما بە تەواوی حرامە. هەر بۆیە سەما لە بازنەی ئەو هونەرانی کە لەلایەن ناوەندە فەرهەنگی و هونەریەکانەوە پاڵپشتی دەکرا دوورخرایەوە. هەرچەندە ڕژیم هەرگیز نەیتوانی بە تایبەت ڕێگری بکات لە جۆرەکانی شایی و سەما و هەڵپەڕکەی ناوچەیی. بەڵام سەما بەمانە هونەریە واقعیەکەی خۆی دوای 44 ساڵ هێشتا قەدەغەیە و شەڕی کۆماری ئیسلامی لە دژی موسیقا و ڕاهێنەرانی هونەر و سەماکاران بەردەوام لە ئارادایە.
شەڕی کۆماری ئیسلامی لەگەڵ ژنان و سەما و خۆشی و ژیان هەروە بەردەوامە. زۆر سپاس لە فەتانە خانم، بەڕاستی بە تایبەت ئەوەی ئەمڕۆ لەم بوارەدا زۆر بەرچاوە ئەو ڕاستیەیە کە لەو کەش و هەوایەدا کە شۆڕشی ژیان ئازادی دروستی کردووە، ئەم شەڕە گەلێک بەربڵاوتر و بۆیرانەتر بووە. ڕژیم ئیسلامی جەژن و شادی خەڵک بە ئافەتی گیانی خۆی دەزانێت. ئەم ڕژیمە لەگەڵ خۆشی و زەردەخەنەی سەرلێوی خەڵک ناتەبایە. خەمۆکی و نائومێدی و بێهیوایی خۆراکی کۆماری ئیسلامیە. ئەو کۆمەڵگایەکی ملکەچ و گوێڕایەڵی دەوێت کە تێیدا خەڵک لە بەرامبەر ئەو چارەنووسەدا کە ڕژیم بۆی دیاری کردوون سەردانەوێنن. ڕێوڕسمەکانی هاوسەرگیری بە بیانووی ئەوەی تیاندا حیجابی ئیسلامی ڕەچاو ناکرێت و مەودای نێوان ژن و پیاو لە بەرچاو ناگیرێت تێک دەدات. ڕێگری دەکات لە بەڕێوەچوونی کۆنسێرتی موسیقا. ئەو لاوانەی کە لە بۆنە جۆراوجۆرەکاندا لە دەوری یەک کۆ دەبنەوە و سەما دەکەن و کاتێکی خۆش لەگەڵ یەکتر بەسەر دەبن، ئەزیەت و ئازار دەدات و بێڕێزیان پێدەکات. لە ڕاستیدا ئەگەر دنیا بە مەیلی ڕژیمی ئیسلامی ئێران وایە، دەبوو ئەم کۆمەڵگایە بە درێژایی ساڵ ڕەشپۆش بێت و هەر ڕۆژە و بە بیانوویەک ماتەمیم بژێڕێت. ئێستاش بە داسەپاندنی دۆخی نالەباری ژیان هەمان مەبەستە پێشێ. بەڵام زۆربەی هەرە زۆری خەڵکی ئەم کۆمەڵگایە تەسلیمی نظامی ئیسلامی نەبوون. هەروەک دەبینین سەرڕای هەڕەشە و توندوتیژی و تەنانەت ئازیەت و ئازار و گرتن لەم پەیوەندیەدا خەڵک لە سەرانسەری ئێران دژایەتیەکانی ڕژیم پەشبێ دەخن. موسیقا، هونەر، گۆرانی، سەما و خۆشی لە حەشارگاکان هاتوونەتە دەرەوە. لە بەرامبەر فەرهەنگی کۆنەپەرستانەی زاڵدا، فەرهەنگی بەرخۆدانی پێشکەوتن خوازانە سەری هەڵداوە. خەڵک لەو بوارەدا ئەزمونێکی زۆریان بەدەستهێناوە بە شێوازی جۆرا و جۆر لە کات و شوێنی گونجاودا بربەستی فتوا و یاساکانی ڕژیم تێدەپەڕێنن. کۆماری ئیسلامی نەیتوانیوە بەر بە شادی و بەختەوەری و خۆشەویستی خەڵک بۆ ژیان بکرێت و لەم بوارەدا سەری لەبەردراوە. ئەم خۆشەویستیە بۆ ژیان هەمان ئەو هێزەیە کە ڕژیمی بە تەواوی نیگەران کردووە. زۆر سپاس بۆ فەتانە خانم بۆ نامەکەی. ناوبڕێک ببینن دێمەوە خزمەتان. نەمزانی ڕۆژێدا دەگیانە تۆ بەجێم دێڵی سەردی ئەم وڵاتە لە ناخی دڵتا دەچێڵی نەکرێ هەر ڕۆژێ دڵ بە گۆڕی چۆنت مەبەستە بیرت بێوەفای لای ئێمە گەلێک سەختە توخوا بگەڕێوە ببێت و دڵ سەرگەرێدانە هەردەم خەزانە
بەفری سپی زستانیێرە وەکاری لێت کرد پاچی کردەوە ئاوشەی ئەشق و لە دڵی دەرکرد بخوا بگەڕێوا ببێت و سەگەردانە ئاخی هیوا و عمرم ببێت و هەردەم خەزانە من قد نبم با تۆش نابی بە ئەمەوان من باوەڕم پێت کرد تۆش باوەڕت دۆڕەت ئێستا وا دەزانی هێشتا هیچ نەبووە بێنێ عەشقێکی پاک ئەمڕۆ لەبیر کردووەمە نەمزانی ڕۆژێ دادەگیانە تۆ بەجێم دێڵی سەردی ئەم وڵاتە لە ناخی دڵتا دەچێڵی نەکرێ هەر ڕۆژێ دڵ بگۆڕی تۆنت مەبەستە بیرێت و بێوەفای لای ئێمە گەلێک سەختە بخوا بگەڕێوا ببێت و دڵ سەرگەردانە ئاخی هیوا و عمرم ببێت و هەردەم خەزانە
کاک سەعید لە نامەیەکدا بەراوردێکی سەرنجڕاکێشی لە سیاسەتکردنی ناوخۆیی و دەرەوەی کۆماری ئیسلامی ئامادە کردووە کە سەرنجتانی بۆ ڕادەکێشم. کاک سەعید نووسیوێتی عەلی خامنەیی لە یەکێک لە وتەکانی خۆی داوتی یارمەتی ئێمە بۆ مەحوەری مقاومەت واجبە. ئێمە یارمەتی دەرین و هیچ دوودڵیەکمان نییە لە وتنی. هەروەها لە ناوبراو لە دیدارێکی لەگەڵ سەرکردەکانی بزوتنەوەی حەماس لە تارانوتی ماوەیەکی زۆر فلستینیەکان بەبەر شەڕیان دەکرد، بەڵام ئەمڕۆ لە جیاتی بەر موشەکیان بۆ تیار کراوە. ئەمەش بەواتای هەستکردن بە پێشکەوتنە. لەلایەکی ترەوە سەید حەسەن نەسڕڵڵا سەرۆکی حیزبڵڵا لە یەکێک لە وتارەکانی داوتوێتی زۆر ڕاشکاوانە دەڵێن و ڕەنگە لە هەموو دنیادا شتێکی وانە بێت کە کەسێک بێت و بە ئاشکرا و شەفافانە و ڕاستگویانە بڵێت ئێمە لە بەردەم هەموو دنیادا دەڵێن براگیان بە ئاشکرا دەڵێن بوجە و خەرجی و خۆراک و چەک و موشەکی حیزبڵڵا لە کۆماری ئیسلامیەوە دەگات. هەروەوتی تا ئێران پارەی هەبێت مانای ئەوەیە ئێمەش پارەمان هەیە. ئایا شەفافەتێکی زیاتری دەبێت؟ هەروەها مەحموود ئەلزەهار ئەندامی باڵای بزوتنەوەی حەماس لە وتوێژێک داوتی حاج قاسم سولەیمانی دەست بەجێ وەڵامی داواکاریەکەمانی داوە و بۆ سبەی لە فڕۆکەخانە 22 ملیۆن دلاری لە جانتاکەیدا ڕادەستان کرد. بێگومان بڕیار بوو پارەی زیاتر بدرێت، بەڵام 9 کەس بووین و نەمان دەتوانی لەم بڕە زیاتر هەڵبگرین چونکە هەر جانتایەک توانای 40 کیلۆی هەبوو. کاک سەعید لە درێژەی نامەکەدا نووسیوێتی بە پێی زانیارانە کە بڵاو بوونەتەوە ئێران مانگانە 25 ملیۆن دلار دەداتە حەماس کە لە میانەی دیدارێکی نێوان حەماس و خامنەی جەنابی خامنەی ڕەزامەندی دەربڕی لەسەر زیادکردنی پاڵپشتی دارایی مانگانەی حەماس بە بڕی 30 ملیۆن دلار لە مانگێکدا. بودجەی حیزبڵڵای لوبنان کە ساڵانە لەلایەن ئێرانەوە پارەی بۆ دابین دەکرێت لە نێوان 750 بۆ 1 ملیارد دلاردایە. لە ڕاستیدا لە ماوەی 15 ساڵی ڕابردوودا حکوومەتی ئێران بە نزیکەی 15 ملیارد دلار پارەی حیزبڵڵای لوبنان دابین کردووە. ژمارەیەک ڕۆژنامەنووسی لوبنانی لە ساڵی 1400دا بڵاویان کردووە دیاری خاتوو زەینەب سولەیمانی کچی قاسم سولەیمانی 2 ملیۆن دلار بووە بۆ کچانی لوبنانی تا ئاسان هاوسەرگیری بکەن و بۆ زیادکردنی نەوەی حیزبڵڵا لە لوبنان. ڕۆژنامەی خوراسان لە ساڵی 1396 هەتاوی لەزار جەواد کەریمی قودسی ئەندامی سپای پاسداران و ئەندامی مەجلس لەو کاتەدا بڵاوی کردوێتەوە کە 50,000 موشک و هەزاران موشکی دژە تانکمان بۆ غەزە ناردووە. محەممەد عەلی جەعفەری فەرماندەی پێشووی سپای پاسداران ساڵی 1392 ڕایگەیاند بوو کە ئێران تەکنۆلۆژیای دروستکردنی موشکی فەجری 5 گواسۆتۆ بۆ کەرتی غەزە. حاسم سولەیمانی لە مانگی بانەمەڕی 2016دا دوای ئەوەی ئیسماعیل هەنیە بوو بە بەرپرسی نوێی مەکتەبی سیاسی حەماس ڕایگەیاند هەموو ئاسانکاریەکانی کۆماری ئیسلامی لە بەردەستی حەماسدایە. راپۆرتی وەزارەتی دەرەوەی ئێران لە ساڵی 2019دا دەڵێ ئێران جگە لە هاوکاریە داراییەکان تەکنۆلۆژیا و زانیاری پێشکەش کردووە کە حەماس بتوانێت جەبەخانی موشکی خۆی لە غەزە لەسەر بنەمای دیزاینە ئێرانیەکان دروست بکات. ئەمیر عەلی حاجی زادە فەرماندەی هێزی ئاسمانی سپای پاسداران لە مانگی 1 ساڵی 2021دا ڕایگەیاند کە هەموو ئەو موشەکانەی لە غەزە و لوبنان دەیبینین بە پشتیوانی ئێران دروستکراون. هەر لەم ڕۆژانەدا نێونەری کۆماری ئیسلامی لە نەتەوەیەگرتووەکاندا ڕایگەیاند ئێمە چەک و کەرەستەی نظامی دەنێرین بۆ فەلەستین ئامۆزشیان ئەدەین و بەهێزیان ئەکەین. کاک سەعید لە درێژەی ئەم نامەیەدا نووسیەتی ئەمانە و خەرجە سەرسوورهێنەرەکانی کۆماری ئیسلامی لە عێراق و سووریە و یەمان بەراورد بکەین لەگەڵ دیوێکی تاریکی ناوخۆی ئێران. هێرانە لە راپۆرتێکدا نووسیوێتی لە مانگی بانەمەڕی ساڵی 1402دا لە ئێران ڕۆژانە 3 کەس لە سێدارە دراون. ئاماری ئێعدامەکان دوای کوژرانی ژینای جوانەمەرگ ژینا ئەمینی 75% زیادی کردووە. ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی دەڵێ ئێران لە ڕووی ژمارەی ئێعدامەکانەوە لە پلەی دووهەمی جیهان و یەکەمی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە. ئەم ڕێکخراوەی هەروە دەڵێ ئێران بەرپرسیارە لە 1 لەسەر 3 هەموو لە سەدارەدانەکانی جیهان. ئەمە تازە ئاماری چەند مانگ پێش ئێستایە. هەروە باسی هەزاران کەسێک کە گیراون و ئەشکەنجە دراون ناکەین. کاک سەعید هەروە نووسیوێتی لە درێژەدا لە ساڵی 1402 ئێران لە ڕووی
ڕێژەی بێکاریەوە لە پلەی سێهەمی جیهاندا بوو. زیاتر لە 70% بێکارانی وڵات لە گروپی تەمەنی گەنجی 18 بۆ 35 ساڵە. کاتێکیش بۆ پەیداکردنی پاروەنانێک ڕوو لە کۆڵبەری یان سوخبەری دەکەن دەیان کوژن. بە پێی ئامارە فەرمیەکان 2 ملیۆن و بە پێی ئامارە نافەرمیەکان 7 ملیۆن منداڵی کار لە ئێران هەن. 1000 منداڵ لە تاران و 14,000 منداڵ لە هەموو وڵات سەرقاڵی کۆکردنەوەی زبڵن. لە ئێران لە ژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامی نزیکەی 9 ملیۆن نەخوێندەواری و 7 ملیۆن کەسی کەم خوێندەواری هەیە. نێونەری سیستان و بەلوچستان و ئەندامی کۆمسیۆنی ئەمنیەتی ملی لە پارلەمان ئەم ساڵ ڕایگەیاند کە زیاتر لە 100,000 منداڵ و مێرمنداڵ بەهۆی خراپی باری ئابووری بنەماڵە لە پارێزگای سیستان و بەلوچستان خوێندنیان جێهێشتووە. کاک سەعید دەڵێ بۆ نیشاندانی دیوی تاریکی دەسەڵاتی کۆماری ئیسلامی ئەمانە هێشتا تەواو نییە. بە قسەی شەهاب نادری ئەندامی کۆمسیۆنی ئابووری مەجلس 80% دانیشتوانی ئێران لە ژێر هێڵی هەژاریدا دەژین. بەڕێوەبەری ناوەندی کۆتایی هێنان بە کارتۆن خەوەکان ڕایگەیاندووە کە لە هەموو وڵات ڕوبەڕووی نزیکەی 3 ملیۆن کەس کارتۆن خەو بووینەتەوە. هەر لە تاران 55,000 کارتۆن خەو هەیە کە 20% ژن و منداڵن. ئابوورناسێکی ئەمریکایی و مامۆستای زانکۆی جۆنز هۆپیکنس لە راپۆرتێکدا دەڵێ خەڵکی ئێران لە بواری ئاستی ژیان لە نێو وڵاتانی هەژار لە پلەی 19هەمدان. هەروەها لەم راپۆرتەدا هاتووە ئێران و عێراق لە 10 وڵاتی خەمینی جیهانن. یۆرۆنیۆز لە راپۆرتێکدا دەڵێ هاوڵاتیان هەر سێ وڵاتی عێراق، ئێران و باشووری سوودان تووڕەترین وڵاتی جیهانن. کاک سەعید لە درێژەی نامەکەدا نووسیوێتی بە پێی راپۆرتەکان ساڵانە زیاتر لە 1 ملیۆن کەس لە ئێران بەهۆی کێشەی ئابووری، نەخۆشیە دەرونیەکان، ڕێگری فەرهەنگی، پرسی سیاسی و گوشارە کۆمەڵایەتیەکان خۆیان دەکوژن. لەو ژمارەیەش 5,000 کەس گیانیان لەدەستدەن. ڕۆژنامەی فاینانشیال تایمزی لەندەن بە پشتبەستن بە ئاماری ڕێکخراوی هاوکاری و گەشەپێدانی ئابووری لە راپۆرتێکدا لە ژێر ناوی هەڵاتنی مێشک یان فەراری مەخسا نووسیوێتی ئێران خێراترین گەشەی کۆچبەری لە ساڵی 2020 تا 2021 هەبووە و بە ڕێژەی 141% زیادی کردووە. ئەم ژمارەیە لە ساڵی 2020ەوە لە 48,000 کەسەوە بۆ 115,000 کەس زیادی کردووە. ئێستا ئێران گەیشتۆ تا قۆناغی کۆچی گروپی کۆنتترۆل نەکراو. بە گوێرەی ئەم ڕۆژنامەیە هۆکارە سەرەکیەکانی کۆچکردن بریتین لە کێشەی ئابووری، زیادبوونی هەڵاوسان، سەرکوتکردنی بەربڵاوی ناڕزایەتیەکان، گرژیە ناوچیەکان و پاڵپشتی لەم گرژیانە لەلایەن کۆماری ئیسلامی، نەبوونی ئومێد بۆ داهاتوو ناو لێبراوە. بەپێی ئەم راپۆرتە شوێنی مەبەستی زۆریەک لە کۆچبەرانی ئێرانی وڵاتانی ئوروپا، ئۆسترالیا، کانەدا و ئەمریکایە. بەڵام لەم ساڵانەی دواییدا کۆچکردن بە وڵاتانی کەنداوی فارس لەوانە قەتەر، عێراق، ئێماراتی یەکگرتووی عەرەبی و عۆمان لە نێو کەسانی خوازیاری کار زیادی کردووە. جگەلەوەش تورکیە هێشتا یەکێکە لە شوێنە سەرەکیەکانی کۆچبەرانی ئێران. کاک سەعید لە درێژەی نووسراوەکەیدا باسی کۆچکردن دەکات و نووسیوێتی کۆچکردنی نوخبە، وەرزشوان، شەترەنج بازان، پزیشک لە ساڵی 2019دا لە ماوەی 10 مانگدا زیاتر لە 3,000 پزیشک لە ئێرانەوە کۆچیان کردووە. پەرستار، مامان، فڕۆکەوان، کرێکاری لێهاتوو، خوێندکار دەگەڕێتەوە پارەی ئێرانی نازناوی بێبەهاترین پارەی لە جیهاندایە و یەکێکە لە لاوازترین دراوەکانی جیهان. $1 ئەمریکی بە نرخی ئەمڕۆ یەکسانە بە 58,000 تمەن. پاسپۆرتی ئێران لە پلەی 93 جیهاندایە. ئێرانیەکان بۆ چوونە ناو 185 وڵات پێویستیان بە ڤیزا هەیە. ئەمانە و وشکبوونەوەی دەریاچە و ڕووبارەکان، دارمانی زەوی لە کوێستان و شارەکان بەهۆی دروستکردنی ناشارەزایانەوە لە بەنداوەکان و زیادەڕۆیی لە بەکارهێنانی سەرچاوەکانی ئاوی ژێرزەوی، بڕین و لە ناوبردنی دارەکانی دارستان، پیسبوونی هەوا، بەڕێوەبەری گشتی فەرمانگەی بەڕێوەبردنی نەخۆشیە غەیری واگیر لە وەزارەتی تەندروستی دەڵێ نزیکەی 85 بۆ 90,000 حاڵەتی نوێی توشبوون بە شێرپەنجە و 20,000 مردن بەهۆی شێرپەنجە لە ئێران ڕوودەدات. ئێسکەندەر موئمنی بەڕێوەبەری گشتی مەڵبەندی دژە مادە هۆشبەرەکان وتوێتی
بەپێی ئاماری نەتەوەیەگرتووەکان 90% تریاک، 48% هێرۆین، 26% مۆرفینی جیهان لە ئێران دروست دەکرێەوە، بڵاو دەکرێتەوە کە بێگومان دەستی مافیاکانی دەوڵەتی تێکەڵە. لەشفرۆشی لە شاری تاران گەیشتووەتە 8,000 باند و بەپێی ئامارەکان تێگڕای تەمەنی لەشفرۆشی لە 28 ساڵەوە بۆ ژێر 20 ساڵ زیادی کردووە و لە ئێستادا ئەم تەمەنە بۆ 13 ساڵ دابەزیوە. ترباسیەوە نەکەین کە لە ماوەی هەشمانگی ڕابردوودا نزیک بە 15,000 کەس لە ڕێگاوبانەکاندا گیانیان لەدەستاوە و نزیک بە 3,000 کەسیش بریندار بوون. باسی فرۆشتنی کولیە و ئەندامانی جەستە ناکەم و باسی زۆر تریش ناکەم با ماندووتان نەکەم. ئێمە لێرە زۆر سپاس لە کاک سەعید دەکەین بە بڕای ئێمەش جێگای سەرنجن ئەمەی کە باس کرا دوودی و دوو ڕوخساری واقعی کۆماری ئیسلامی لە دەرەوە خەرجکردنی سەروەتی کۆمەلگا بە بێنی گەرانی بۆ پەرەپێدان بە قسەی خۆیان قوڵایی استراتیژی لە پێناومانەوە لە دەسەڵات و لە ناوخۆ جەهەنەمێک بەرپاکردن بۆ بەشی زۆری دانیشتوانی ئەو وڵاتە ئەویش بە هەمان مەبەست. بەڕاستی پرسیار ئەمەیە دەسەڵاتێک کە تەنانەت نیوەی ئەوانی وا باس کران دروست بێ شیاویمانەوەیە. وڵامەکە دەمێکە دراوەتەوە، وڵام هەمانە کە خەڵکی وەگیان هاتووی ئێران لە شۆڕشە یەک لە دوای یەکەکانی خۆیان داویانەتەوە. ئەم دەسەڵاتە سەلاحیەتی ئیدارەی کۆمەلگای دەمێکە لە دەستاوە و ڕێگایەک نییە جگەل لە نەمان و لە گۆڕنانی. فقط هێزی لە گۆڕنانی ئەبێ پێک بێت. شۆڕشەکانی تا ئێستا و بە تایبەت شۆڕشی ژینە هەنگاو دەنێ بۆ ئامادەکردنی ئەم هێزە. هێزی ڕێکخرا و وشیاری هەموو قوربانیانی نظامی زاڵمانەی کۆماری ئیسلامی. ناوبڕێک ببینین دێنەوە خزمەتە. هەوار بۆ ئازادی ژن و پیا و بەرخودان تا ئەواتەکانمان بێتە دی نە زیندان و ئەشکەنجەدان نە ئیعدام و گول لە باران چۆکدانەدات بە ئەو خەڵکەی بۆ ئازادی دێنە مەیدان. آزادی 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 ناوێتەوەندە شیرینە یانت بۆ دەدرێ باشادی بۆ ئازادی بۆ ئازادی لەسەر وی ڕنگ و نەژادی لەفاوی سووری بەهارە سەرڵدانی کرێکاران وەک ڕەشەبای بێقەرارە خۆرۆشی چینی چاوسەوان نیزامی سەرمایەداری لە بونیەداوە تێک دەدەن ئەوە هێزی پرۆلتەرە
مەرشی ئازادی لێ دەدەن ئازادی 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 ناوێتەوەندە شیرینە یانت بۆ دەدرێ باشادی بۆ ئازادی هۆ ئازادی لەسەر وی ڕنگ و نەژادی شەقەم نەمایەوە لە دنیا بخوێنی ئێمە سوور نەبێ هیچ زیندانێک پێشک نابام لەوێ ئازادی دیل نەبێ بیپچڕێنین بەندی قەفەس بە هەڵفڕێن باڵندەکان نغمەی ئازادی بخوێنێن بگەینە گوێی هەمووی جیهان ئازادی 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 ناوێتەوەندە شیرینە یانت بۆ دەدرێ باشادی بۆ ئازادی هۆ ئازادی لەسەر وی ڕنگ و نەژادی کاک غەفار لە سۆنقەرەوە لە پامێکدا نووسیوێتی لە حواڵەکاندا بیستم کە سەرنجام بە ڕەزامەندی پارلەمانی تورکیا ئەو وڵاتە کۆتایی بە دژایەتی خۆی هێنا بۆ داواکاری سوێت بۆ ئەندامێتی لە ناتۆ. ماجرا چییە؟ دەوڵەتی تورکیا بۆ سەرنجام ڕزایەتیدا بە ئەندامبوونی سوێت لە ناتۆ؟ ئەگەر دەکرێت تۆزێ باسی ناتۆ بکەن کە چییە و مەبەست لە پێکهێنانی چی بوو و ئێستا مەبەست لە گەشەپێدانی چییە؟ بەڵێ زۆر سپاس لە کاک غەفار و بە داوای لێبوردن کە وەڵامی نامەکە بە درەنگ کەوت. دوای هێرشە سەربازیەکەی رووسیا بۆ سەر ئۆکراینیا دەسەڵاتدارانی دوو وڵاتی سکاندیناڤیایی سوێد و فنلاند بڕیاریاندا بچنە ناو ناتۆوە. ئەویش دوای گۆڕانکاریەکی بەرچاو لە سیاسەتە سەربازیەکاندا هاتە ئاراوە. ئەم دوو وڵاتە لە مانگی ئایاری 2022دا داواکاریەکیان پێشکەش کرد. بەڵام تورکیا هەر لە سەرەتاوە دژایەتی خۆی بۆ بوونی ئەم دوو وڵاتە لە ناتۆدا دەربڕی بابزانین بۆچی. چون بە بڕوای دەوڵەتی تورکیا ئەم دوو وڵاتە و زۆرتر وڵاتی سوێت گویا پشتیوانی تێرۆر دەکەن. ڕاستی دنیایەکی سەیرە دەوڵەتێک کە دەستی باڵای هەیە لە تێرۆرکردنی نێرانی سیاسی خۆیدا ئێستا خەڵکی تر بە پشتیوانی لە تێرۆر محکوم دەکات. یاسایەکی نێو ڕێکەوتنی ناتۆ یان پەیمانی ئەتلانتیکی شمال بەو جۆرەیە کە هاوکات هەر وڵاتێکی نوێ کە بیەوێت بخرێتە سەر ئەم پەیمانە سەربازیە دەبێت بۆ چوونی ئەرێنی هەموو وڵاتانی ئەندام بەدەستپێنێت. ئەم پرسە بووە هۆی ئەوەی کە دژایەتی تورکیا ببێتە پرسێکی سەرەکی نەک تەنها بۆ سوێد و فنلاند بەڵکو بۆ ئامریکا و وڵاتانی ئوروپاش کە دەیانەویست ناتۆ فراوانتر بکەن. بۆ ئەوەی معاملە لەگەڵ ئەو دووشتەدا بکەن کە بە هەڕەشەی رووسیا ناویان ناوە. ئەمە ڕواڵەتی ماجراکە بوو، بەڵام ڕاستی ئەوەیە کە زلهێزەکانی سەرمایە بۆ وەڵامدانەوە بە قەیرانەکان نەخشەی ئەویان هەیە کە لە هەمان کاتدا دنیا زۆرتر بەرەو میلیتاریزەکردن بەرن. بۆچی؟ چون یەکەم نزمی دڵخوازی خۆیان داسەپێنن و دووهەم بازاری تجارەتی کەرەسەی نظامی گەشە پێ بدەن. هەرچی دنیا نائەمتر بێت پێداویستی نظامی زۆرتر پەرەدەستێنێ و لەم پەرەسەندنەدا کێ قازان دەکات نابێ زۆر ناڕۆشن بێت. بەڵام بابزانین داواکاریەکانی ئەردۆغان لە سوێد و فنلاند چی بوون و بۆچی سەر و کۆماری تورکیا دژایەتی یەکگرتنی ئەم دوو وڵاتە بۆ ناتۆ دەکرد. هەر لە سەرەتای ئەم پرسە تورکیا سوێدی بە پشتیوانی و داڵدەدانی بە وتەی خۆی تەرۆریستان تۆمەتبار کرد. بەڵام لە دەرەوەی قسەی بەرپرسانی تورکیا دژایەتی ئەم وڵاتە بۆ زیادکردنی سوێد و فنلاند دەتوانین لە 5 ڕوانگەی جیاوازەوە لێبکۆڵینەوە. یەکەم،
تورکیا ویستی چالاکی ئەندامانی پارتی کرێکارانی کوردستان لە سوێد و فنلاند بەرتەس بکاتەوە. هەروەها تورکیا داوای ڕاداستکردنەوەی بەشێک لە ئەندامانی ئەم گروپە و هەروەها کەسایەتیەکانی پەیوەست بە بزوتنەوەی فەتحوڵڵا گولەن کرد کە تورکیا بە ئەنجامدانی کردەوەی تەرۆریستی تۆمەتباری کردووە. دووەم، دەسەڵاتدارانی تورکیا پاڵپشتی هێندێک وڵات بوو بۆ یەدەپە لە سووریا کە تورکیا بەلەقێکی پارتی کرێکارانی کوردستانی دەزانێت و ئێستا لە بەشێک لە ناوچەکانی باکووری سووریا زاڵن و ئەنقەرەش فشار دەخاتە سەر وڵاتانی ڕۆژاوە بۆ سەرکوتکردنی ئەم گروپە کە ڕۆڵی سەرەکیان بووە لە شەڕی داعشدا. سێهەم، ئەم مخالفەتە پەیوەندی بووە بۆ هەڵوەشانەوەی گەماڕۆی چەک لەلایەن وڵاتانی ڕۆژاوە دەژبا تورکیا. سوێد و فنلاند و چەند وڵاتێکی دیکەی ئوروپایی دوای لەشکەرکێشی تورکیا لە ساڵی 2019 بۆ سەر سووریا هەناردەکردنی چەک بۆ تورکیایان سنوردار کرد. چوارم، لەمانە مهمتر چیرۆکەکە پەیوەندی بە پێداگری ئەمریکاوە هەیە لەسەر زیادکردنی سوێد و فنلاند بۆ ناتۆ. لە ساڵی 2021 دوای ئەوەی تورکیا سیستمی بەرگری ئاسمانی S-400 لەگەڵ رووسیا واژۆ کرد، ئەمریکا گرێبەستی 104 ملیارد دلاری بۆ فرۆشتنی فڕۆکەی جەنگی F-35 بە تورکیا هەڵوەشاندەوە. دوای هەوڵ و ڕاوێژی زۆر لە ئۆکتۆبری 2021 ئەردۆغان بانگەشەی ئەوەی کرد کە ئەمریکا ئامادەیە فڕۆکەی جەنگی F-16 لە بری F-35 بداتە تورکیا. بەڵام ئەمە ڕووی نەداوە. دانیکەم تا ئێستا و لە کۆتاییدا بەپێی راپۆرتەکان دانیکەم ڕێکەوتن کە ئەم ڕێکەوتنە یەکلایی بکەنەوە ئەگەر تورکیا ڕازی بێت سوئێد و فنلاند لە ناتۆدا قبوڵ بکات. هاوکات ئەردۆغان هەوڵێکی زۆریدا بەرنامەی F-35 دابین بکات، بەڵام ئەم هەوڵە تا ئێستا جێبەجێ نەبووە. محوەری پەنجەمی ناڕەزایەتیەکانی تورکیا کە ڕەنگە کەمترین گرنگ بێت لە هەمویان دەگەڕێتەوە بۆ هەڵوێستی رووسیا. هەر لە سەرەتای پرسی پەیوەستبوونی سوئێد و فنلاند لەگەڵ ناتۆ، مۆسکۆ هەڕەشەیەوەی کرد بوو کە ئەم کارە بێدەرەنجام نابێت. ئەم هەڕەشەیە لە کاتێکدا دروست بوو کە تورکیا یەکێکە لەو کەمترین ئەندامانەی ناتۆ کە تەنانەت دوای هێرشی رووسیا بۆ سەر ئوکراینیا پەیوەندیە نزیکەکانی لەگەڵ مۆسکۆ پاراستووە. لە ئەنجامدا تورکیەش نیگەران بوو لەوەی کە ڕێکەوتنی پەیوەستبوون بەم دوو وڵاتە واتە سوئێد و فنلاند لە پەیمانی ناتۆ ناڕزایەتی رووسیای بە دوای خۆیدا بهێنێت و ئەو باڵانسا تێک بدات. با تۆزە لەسەر ناتۆ قسە بکەین. ناتۆ یان ڕێکخراوی پەیمانی ئەتلانتیک شمالی لە ساڵی 1949 دوای جەنگی جیهانی دووەم وەک ڕێگریەک لە بەرامبەر هەڕەشەکانی فراوانبوونی سۆڤیەتی ئەو کات لە ئوروپا پێکێنرا. لەوەش زیاتر وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا وەک ئامرازێک بۆ ڕێگریکردن لە بوژانەوەی مەیلە ناسیۆنالیستیەکان لە ئوروپا و بەهێزکردنی یەکگرتنی سیاسی لە ئوروپا چاوی لێ دەکرد. بەڵام لە ڕاستیدا سەرچاوەی ناتۆ دەگەڕێتەوە بۆ ساڵی 1947 کاتێک بریتانیا و فەڕەنسا پەیماننامەی دانکیرک یان واژۆ کرد بە مەبەستی یەکگرتن لە دژی ئەگەری هێرشی ئەڵمانیا دوای جەنگ. دامەزرێنەری سەرەکی ئەم پەیمانە سیاسی و سەربازیە لە پێشدا بریتی بوون لە 12 وڵات، لەوانە ئەمریکا، بریتانیا، بلژیک، کانەدا، دانمارک، فەڕەنسا، ئیسلند، ئیتالیا، لوکسمبۆرگ، هۆلەند، نۆروێژ و پۆرتەخاڵ. لە ناوەڕۆکی خۆیدا ئەم ڕێکخراوە وەک پەیمانێکی ئەمنی بە کۆمەڵ کار دەکات بە ئامانجی دابینکردنی دیفاع لە یەکتر لە ڕێگەی سەربازی و سیاسی لە ئەگەری هەر هەڕەشەیەک بۆ سەر دەوڵەتێکی ئەندام. بەردی بناغەی ناتۆ لە مادەی پێنجەمی ئەم ڕێکخراوەدا هاتووە. لایەنەکان کۆکن لەسەر ئەوەی هێرشی چەکداری بۆ سەر یەکێک یان چەند ئەندامێک لە ئوروپا یان ئامریکای باکوور بە هێرش بۆ سەر هەمویان هەژمار دەکرێت. هەر بۆیە لەسەر ئەوە کۆکن لە ئەگەری هێرشێک هەر یەکەیان مافی بەرگریکردن لە خۆیان بەرگری بە کۆمەڵ لە خۆیان دەپارێزن بە گرسنەبەری ئەو ڕێشونانەی کە بە پێویستی دەزانن، لەوانەش بەکارهێنانی هێزی چەکدار بۆ گەڕانەوە و پاراستنی ئاسایشی ناوچەی ئەتلانتیکی شمالی. یەکێتی سۆڤیەتی پێشوو لە بەرابەردا وەڵامی ناتۆیدایەوە لە ساڵی 1955دا ئەویش هاوپەیمانیەکی سەربازی لەگەڵ حەوت وڵاتی نزیک بەخۆی لە ڕۆژهەڵاتی ئوروپا دامەزران کە بە پەیمانی وارشۆ ناسراوە. بەڵام ڕووخانی دیواری بەرلین و دوایی ڕووخانی یەکێتی سۆڤیەت لە ساڵی 1991 ئەم هاوپەیمانیە هەڵوەشاوە.
و ڕێگای خۆشکرد بۆ نەزمێکی نوێی ئەمنی دوای جەنگی سارد لە ئوروپا. ژمارەیەک وڵاتی پێشووی پەیمانی وارشۆ کە لە کۆتوبەندەکانی یەکێتی سۆڤیەتی پێشوو ڕزگاریان بوو پەیوەندیان بە ناتۆ کرد و ئێستا ئەندامی ئەم هاوپەیمانیان. ژمارەی وڵاتانی ئەندام گەیشتوونەتە 30 وڵات کە بە وەرگرتنی سوئێد دەگاتە 31 ئەندام. هیوادارین کە بەدڵت بووبێت و کەڵکی پێویستی شت لێ وەرگرت بێت بەوە بینێرە عەزیزە. ناوبڕێک ببینن سوودێمەوە خست. هەرگیز پێتان ناکرێ سڕینەوەی ئازادی. ڕزگاری وەرە وڵاتی منیش وەرە کۆتا پێنە بە قەڵیش کورد کوژیکەی کۆتایی دێ ڕزگاری لەمبۆنی بۆ شایدێ ڕزگاری کاپان تۆڵ بۆ شایدێ بەڵامی خەباتە تری کوردی ڕزگاری باب حاشارەکە لە ئەولادی بوتە خەونی زۆر کەس گۆشتی کەبابی ڕزگاری وەرە لە وڵاتی من مەترسێ وەرە ویستان بکە بە گەندەڵ و بەرپرسێ ناویان بەرە با بتوانم دایکم ببینە خەڵکی کوردستانم باشە بۆ لە بەرلینە ڕزگاری وەرێرە بەس بۆ پیاسە بڕوا کە چێمان هەیە پڕە بە خیاسە ڕزگاری خۆشکم دەترسێ لە ژنبۆنی دەڵێنەوە کە لە دەرێ زۆڵێک بم سووتێنی ڕزگاری نێوت پیرۆز نەبوونت کێشەیە نەبوونت هۆکاری ئەم هەموو یەشەیە کوردستان براتە لە پیری مەکە وەرە فڕەیدە ئەم هەموو چەکە. کاک سوڵتان لە ورمێوە نامەیەکی بۆ نردوین و نووسیوێتی دیسانەوە جارێکی تر ئەلبەت لە کەش و هەوایەکی تردا شانۆی هەڵبژاردننی بۆ مەجلسی خۆبرگان و شۆڕای ئیسلامی بەڕێوەیە. هەموو نیشانەکان ئەومان پێدەڵێن کە بازاڕی ئەم شانۆگەریە زۆر بێڕەونەقەوە کۆماری ئیسلامی بە درێژایی تەمەنی کەمترین ئیمکانی هەیە بۆ هاندانی خەڵک کە پشنە پای سندوقەکانی دەنگدان. کاک سوڵتان دەڵێ من نامەوێت لەم نامێدا باسیەوە بکەم کە بۆچی وایە چون بابەتەکە زۆر ڕۆشنەوە پێم وانە بۆ زۆر کەس جێ پرسیار بێ. کۆماری ئیسلامی ئەگەر چی شانۆگەری خۆی دەباتە پێشەوە و لەوانەیە هەروە هەراوهوریای ساختێکیشی بۆ ساز بکات بەڵام بۆ خۆی دەزانێ و ئێمەش هەموو دەزانین کە ئەم ڕژیمە لە ناخی کۆمەلگا دۆڕاوە و جێی باوەڕ نەماوە. شتێک کە دەمەوێت بیڵێم و باسی بکەم بۆ گرمکردنی گەمەی هەڵبژاردن بازاڕی سەلاحیەتدان یان ڕەتکردنی سەلاحیەتیان پەرەپێداوە گویا بە حاڵی خەڵک فەڕک دەکات کە چێ دەچێت بۆ ئەم مەجلس یان ئەوی تر. بەڵام لەنێو ئەو کەسانەی کە سەلاحەتیان قبول نەکراوە دوو کەس دیارن، یەکەم حەسەنی ڕوحانی و دووهەم مستەفا پورمحەممەدی. کاک سوڵتان نووسیوێتی حەسەن ڕوحانی 16 ساڵ نێونەری ڕێبەری ئیسلامی کە لە شۆڕای ئەمنیەتی ملیدا بووە، 8 ساڵ سەرۆک کۆماری ئیسلامی بووە، 3 دەورە ئەندامی بەرزی مەجلسی خۆبرگان بووە و 5 دەورە ئەندامی بەرزی مەجلسی شۆڕای ئیسلامی بووە. بەڵام ئێستا سەلاحیەتی نییە کە بچێتە ناو مەجلسەوە. چاو لێ بکەن هاشمی ڕەفسەنجانی یەکێک لە کۆڵەکەکانی کۆماری ئیسلامی وەلاندرا و دواییش دەنگۆی ئەوە هەیە کە کوشتویانە. خاتەمی 2 دەورە سەرۆک کۆمار بوو، ئەحمەدی نژادیش 2 دەورە، ئەڵبەت بە تەقەلب و بە پاڵپشتی بەیتی ڕێبەری و سوپای پاسداران سەرۆک کۆمار بوو. ئێستا هەمویان خائنن. موسەوی سەرۆک وەزیری دەرەوەی شەڕ و دەورەی شەڕوە کە ڕوبی سەرۆکی مەجلسی دەورەی شەڕ ئێستا لە زیندان بە ناوی حەساردان. مستەفا پورمحەممەدی یەکێک لە 4 کەسێک کە بە گروپی مەرگ دەناسرێتەوە و دەستوری قەتڵی هەزاران کەسی داوە، کەسێک کە 8 ساڵ بەرپرسی دەستگای ئیتلاعاتی کۆماری ئیسلامی بووە ئێستا وەلانراوە. کاک سوڵتان نووسیوێتی دەسەڵاتێک کە سەرۆک کۆمارەکەی ڕئیسی مەجلسی و وەزیر و وەکیلی یەک لە دوای یەک و هەر کامە بە جۆرێک سەلاحیەتی ئەویان نەبێت کە لە سیستم و دەسەڵاتی ئەم ڕژیمەدا بەشدار بن حسابی خەڵکتە زۆر ڕوونترە. کۆماری ئیسلامی گەیشتۆتە قۆناغێک کە هەرچی زۆرتر دایرەی دەسەڵات تێدا بەرتەس دەبێتەوە. هۆی ئەم بەرتەسکردنەوە هیچ نییە جگە لە قەیرانێکی قوڵی چارە هەڵنەگری سیاسی، ئابووری، ئیدیۆلۆژی کە سەر تا پێی ئەم دەسەڵاتی داگرتووە. بۆیە دەستی کردووە بە خواردنی یارانی خۆی. هەر ئەم ڕووداوانە پێمان دەڵێت کە کۆماری ئیسلامی گەیشتۆتە کۆتایی عمری خۆی و تەنیا بە سەرکوت درێژە بە ژیانی خۆی ئەدات، سەرکوتێک کە ئاسەواری بێمایەبوونی خەریکە وردە وردە دەردەکەوێت. داهاتوو هی کۆماری ئیسلامی نییە، داهاتوو هی خەڵکە، هی خەڵکی ستەم لێکراوە، هی خەڵکێکە قوربانی ئەم دەسەڵاتن. کۆماری ئیسلامی جارێ نانی ئەوە دەخوات کە خەڵکی کرێکار و زەحمەتکێشی ئەم وڵاتە هێزەکانیان یەک نەخستووە. ئەویش غەیری ممکن نییە درێژەی ئەم شۆڕشە ڕێگای چۆنیەتی یەکخستنی ئەم هێزە نیشانەدات. زۆر سپاس بۆ کاک سوڵتان بۆ نامەجوانی کە بۆی ناردی. ناوبڕێک ببینن دێمەوە خزمەتە.
وطن این شروع یک پایان است این صدا صدای ایران است تا فردا فردای آزادی اینجایی برای آزادی بی پروا تو کوچه های شهر می جنگیم برای آزادی مبهوتی از این قیام ما ترسیدی از انقلاب ما آینده برای نسل ما محکومی به انتخاب ما با تو مسیح این شروع یک پایان است این صدا صدای ایران است تا فردا فردای آزادی اینجایی برای آزادی بی پروا تو کوچه های شهر می جنگیم برای آزادی مبهوتی از این قیام ما ترسیدی از انقلاب ما آینده برای نسل ما محکومی کاگۆران لە نووسراوەیەکدا دەڵێ زۆر جار ڕوویداوە لە کاتی بوونی ناکۆکی و ململانێ و جەنگ لە نێوان وڵاتەکاندا لایانی دیکە خراونەتە نێو جەنگ و ململانەکانەوە. ئەم تێوەگلان و بەشداریکردنەی لایانی دیکە دەگەڕێتەوە بۆ چەند فاکتەرێک لەوانە ترس لە کاردانەوەی تند و چاوەڕوان نەکراوی لایانی بەرامبەر و نەگونجاوی دۆخی سیاسی و ئابووری ناوخۆ. لەم حاڵەتانەدا لایانی تێوەگلا و هەر زیانێکی بەرکەوێت بۆ تێوەگلێنەر ئاسایی دەبێت چونکە خودی خۆی ناگرێتەوە. جامەبەستم لەم قسانە چییە؟ چاو لێ بکەن ئێستا لە گرژیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست حیزب اللای لوبنان، حوسیەکانی یەمەن، میلیشیا شیعەکانی عێراق، میلیشیاکانی سووریا ئەمانە دەچنە خانەی دۆست و هاوپەیمان و دروستکراوی ئێران و لە ڕاستیشدا هەروایە. جا بەردەوام لەلایەن ئەمریکاوە یان ئیسرائیلەوە دەکرێنە ئاماج. لەلایەکی ترەوە لە دیدی کۆماری ئیسلامی ئێرانیشەوە هەرێمی کوردستان و هەروەها هەرێمی ڕۆژاوای کوردستان خراونەتە خانەی ئەمریکا و ئیسرائیلەوە کە ئەمەیان وانە بەڵام لە ململانەیەدا بە تایبەتی ئێران دەخوازێت وابێ کە گۆیە بە هێرشکردنە سەر ئەم دوو شوێنە لە ئەڵقە لاوازەکەەوە زیان بەلایانی بەرامبەر بگەێنێت ئەوەی بۆ خۆیان پێی دەڵێن تۆڵەی سەخت. بەنسبەت ئێرانەوە هەرێمی کوردستان ئەو ئەڵقە لاوازەیە کە دەتوانێت بە ئاسانی و بێکاردانەوە کاری سەربازی و تێکدەرانەی تێدا ئەنجامدات. دیتمان لە ماوەی پێشوودا چەند جار پەلاماریان هێنا سەر هەرێمی کوردستان. گویا بنکە و بارەگای موسادی لێە کە لە ڕاستیدا ئەوە بەهانەیەکی پڕوپوچ و بێمانایە. گەر بنکە و بارەگای موسادی لێ وایە هەرگیز ئێران لێی نەدەدا چونکە بەرپرسانی ئێران چاک دەزانن کاردانەوەی ئیسرائیل چۆن و چەند کاریگەر دەبوو. کەواتە لێدانی هەرێمی کوردستان و لەوانە لەم دوایانەدا لێدان لە هەولێر پامێکی لاوازە بۆ ئەمریکا و ئیسرائیل بۆی گەر بە خۆتان نەوێرن خۆ بەوانە دەوێرین کە پێمان وایە گوێڕایەڵی ئێوەن. پەیامێکە بۆ هەرێم کە سەروەری ئێوەمان پێقەبوڵ ناکرێت. ئێستا هەرێم توانای وەڵامدانەوەی دەستڕێژیەکانی ئێرانیان نییە و ئەڵبەت باشیش نییە کە دۆخەکە بە ئاراستەی ئاڵۆزی تەشەنە پەرەبسێنێت چونکە بە هیچ جۆرێک لە بەرژەوەندی هەرێمی کوردستانیە. کەواتە چی بکرێت بۆ پاراستنی هەرێم و کەمکردنەوەی دەستڕێژی دراوسێ دوژمنەکانی کورد و کوردستان. کاگۆران نووسیوێتی بەڕای من چەند هەنگاوێکی گرنگ و هەنووکەی هەن کە پێویستە ڕەچاو بکرێت. یەکەم یەک هەڵوێستی لە ناوخۆی دەسەڵاتی سیاسی هەرێم. ناکرێت دوژمنان بە ناوی کوردبوونەوە هەوڵی لە ناوبردنت بدەن بەڵام لە بەرامبەردا هەڵوێستی جیاواز و سیاسەتی جیاوازی هەبن. ئاوردانەوەیکی خێرا بە پڕکردنەوەی فاصلەی نێوان دەسەڵات و خەڵک لە هەرێمی کوردستان ئەویش بە دابینکردنی خزمەت گوزاریەکان و بردنەسەرەوەی ئاستی ژیان و گوزەرانی خەڵک. دووهەم سەقامگیرکردنی دیمۆکراسی و ئازادیە کۆمەڵایەتیەکان و پەرەپێدان بە ڕێکخراوە جەماوەریەکان کە دەخاڵەت لە ئیدارەی کۆمەلگا بە ئەرکی خۆیان بزانن. هەموو دەزانین تورکیا و ئێران هەموو جۆرە بەهانەیەک بەکاردێنن بۆ دەستڕێژیکردنە سەر هەرێم. هەمووشمان دەزانین کە ئەم بیانوانە ڕاستین و بەهانەی لاوازن و تا ئێستاش خودی هەردوو وڵات نەیانتوانیوە بیسەلمێنن. جا بۆ دوورخستنەوەی پڕشکی ئەم ئاگرە پێویستە
جگە لە پتەوکردنی ناوخۆی هەرێم پەیوەندیەکی دوور لە ئاڵۆزی بە پێداگرتن لە پاراستنی و ڕێزدانان بۆ ویست و ئیرادەی خەڵکی هەرێمی کوردستان بێتە ئارا و ڕەچاو بکرێ. هەروەک هەرێم دەخاڵەت لە ناوخۆی وڵاتانی دراوسێ ناکات، ئەوانیش نابێ و ناتوانن دەخاڵەت لە ناوخۆی هەرێم بکەن. کاک گۆران لە کۆتاییدا دەڵێ بەرپرسانی ئێران دەبێ بزانن کە ڕێگەی قودس بە هەرێمی کوردستاندا تێناپەڕێت. گەردەیان هەوێ ئەم ڕێگای پەیوەند و لە ئیسرائیل بدەن ئەو موشەکەکانیان ڕاستەوخۆ بۆ ئەوێ بهاوێژن کوردستان تێوە مەگلێنن. ئەم خەڵکە پاش ساڵها ئەزیەت و زەحمەت و قوربانیدان ئێستا بەنیازن ژیانێکی دوور لە شەڕ و ئاژاوە و ئاڵۆزی بەسەر بەرن. ئەم ئیرادەیە دەبێ بسەلمێ و ڕێزی لێ بگیردرێت. بەسپاسەوە لەو بەڕێزە بەو نامە جوانی کەناردی. ناوبڕێ ببینن دێمەوە خزمەتە. کاکهێمن لە هەورامانەوە لە پامێکی دانووسیوێتی ئەوەی جێگەی پرسیارە ئاکامی ئەم ئاڵۆزیەوە و هێرشە موشکیەکانە لە کاتێکدا فەزایەکی مەترسیداری قوڵقاندووە چی دەبێت؟ ئایا ئەگەری ئەوە هەیە ببێتە شەڕێکی گەورە و فراوان لە ناوچەکە؟ زۆر سپاس. جوابی ئەم پرسیارە ئەرێ یانانیە، چونکە بەڕاستی دۆخەکە وا ئاڵۆزە کە بڕیاری قەتعی نادرێت، بەڵام وەک احتمال ئەگەرێکی بەهێز نییە. جارێ ئەمریکا دەستبەرداری ئامانج و بەرژەوەندی استراتیژیەکانی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە گشتی وە لە عێراق بە تایبەتی نابێت، بەڵام چەندین جار ڕایگەیاندووە کە هەوڵ نادات بازنەی ململانەی دەرەوەی سنوورەکانی ئیسرائیل تێپەڕێنێت، بە تایبەت هەوڵدان لە پاراستنی گەڕانەوەی ئارامی و ئاسایش بۆ سەرمایه‌گوزاری و دەستەبەرکردنی سەقامگیری لەم ناوچە گرنگەی جیهاندا بۆ ئەمریکا و ئوروپا مهمە، کەوابوو وا بە نەزەر ئەگات سەرەڕای ئەم جۆرە هێرشانەی ئێران و هێزە ملیشیاکانی سەر بە ئێران ئەمریکا دەستبەرداری دامینکردنی ئەو پرۆسەیە ئارامبوونەوەی نابێت. لە هەمان کاتدا ڕۆژاوا وڵاتانی تری زلهێزی دنیا لایەنگری فراوانبوون و گەورەکردنەوەی ئەم شەڕەنی، ئەوانیش بە پێی بەرژەوەندی خۆیان لایەنگر و پشتیوانی ئارامبوونەوەی دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاستن. هەڵبەت لەم نێوەدا فقط ئیسرائیلە کە هەوڵ دەدات ئێران بۆ ناو ڕوبەڕووبوونەوە کە ڕابکێشێت و مەودای شەڕەکە فراوانتر کات بە چڕکردنەوەی ئۆپراسیۆنەکانی تێرۆرکردن دژی بەرپرسە باڵاکانی لە ناوچەکەدا وەکو هاندانی ئێران دەچێت. بەڵام ئێرانیش لەگەڵ گەورەبوونەوەی ئەم شەڕەنیەوە دەزانێت کە لە دۆخێکدانیە بتوانێت لە ئەگەری فراوانبوونی بەرەی شەڕ سەرکەوتوو بێتە دەرێ، بۆیە تەنیا بە ئیمتیاز وەرگرتن جاروبار کوێرکوێرانە موشک بە دەوروبەری خۆیدا دەهاوێت. دیتمان کە کاربەدەستانی ئێران لە خامنەی و ئەوانی تر بۆ خۆیان چەندین جار جەختیان لەوە کردوێتەوە کە بە دوای فراوانکردنی شەڕەکەونی، بەڵام لە هەمان کاتدا شەپۆلی تەرۆرەکانیان بەردەوامە تا بتوانن ئیمتیازی پێوەرگرن، لە هەر حاڵەتێکدا ئەگەری فراوانبوونەوەی ئەم شەڕە کەمترە. ڕاستە ئەگری بەرفراوانبوونی شەڕ لە ناوچەکە زۆر نییە، بەڵام لە هەمان کاتدا لێکدانەوەیەکی هەڵە و ئاڵۆزی و تونند و پێچی تۆخەکە ئەگەری ئەومان دەخاتە بەردەم کە لە شوێنێکدا پەتی کۆنتترۆل لە دەست دەربچێت، بۆیە پێویستە هەوڵ بدرێت بەرەی دژی شەڕ فراوانتر ڕێکخراو بکرێت. زنجیرە هێرشە یەک لە دوای یەکەکانی بۆ سەر هێزەکانی ئەمریکا پاڵ بە واشنگتۆنەوە نانێت هێرشی ڕاستەوخۆ بۆ سەردەسەڵاتی کۆماری ئیسلامی ئەنجام بدات، جگە لە ئاستی لێدان و هێرش بۆ سەر هێزە میلیشیاکانی سەر بە ئێران لە سووریە و عێراق و لوبنان و یەمەن نەک هەوڵێکی تر نادات، بەڵکو ژێر بەژێر لە هەوڵی ڕێکەوتن دەبێت لەگەڵ ئێراندا. ئەوەش بڵێن کە کشانەوەی ئەمریکا لە عێراق کارێکی ئاسان نییە، ئەمە جگە لەوەی کە بوونی سەربازی دەوێت لە ئەنجامی ڕێکەوتنێکی هاوبەشی استراتیژە لەگەڵ بەغدا کە ساڵی 2008 واژۆکراوە لە ڕاستیدا تا ئەمڕۆژ جۆرێک هاوسەنگی لە نێوان گروپە جیاوازەکانی عێراقدا پێکێناوە کە تەنانەت بخۆشیان دەزانن کە چوونە دەرەوەی ئەمریکا لەوانەیە دۆخەکەیان لێ تێکدات. ئەم قسانە کە دەکرێت تەنیا بۆ کەمکردنەوەی زەختەکانی ئێرانە. هەواڵەکان ئەومان پێ دەڵێت کە ئەمریکا بوونی خۆی ڕوبەڕووبوونەوەی لەگەڵ گروپە چەکدارەکانی سربەتتاران بەهێزتر دەکات کە بە هەنگاوی
ئامانجگرتن بۆ لاوازکردنی هێزە میلیشیاکان لە سووریا و عێراق کار دەکات. بەم شێوەیەش دەوێت دەور و دەخاڵەتی ئێران لە ناوچەکەدا سنووردارکات بەبێ ئەوەی بچێتە مەیدانی شەڕێکی گەورەوە. ئەمریکا 2500 سەربازی لە عێراق جێگیر کردووە، لە نێوانیاندا شاری هەولێر بەشێکە لە هاوپەیمانی دژ بە داعش بە سەرۆکایەتی ئەمریکا. بوونی هێزی سەربازی لە عێراق بۆ پاڵپشتی هێزە ناوخۆیەکان و ڕێگریکردنە لە گەڕانەوەی داعش کە پێشتر ناوچە بەرفراوانەکانی عێراق و سووریای کۆنتترۆل کردبوو. ئێستاش لە زیاتر ئالۆزبوونی دۆخەکە بە هەڵگیرسانی شەڕی غەزا ئەمریکا پێداگری زیاتر دەکات بۆ مانەوەی هێزەکانی لە عێراق و ناوچەکەدا. ئەم هێرشەی ئێران لە هەولێر وڵامێکی ئێرانە بۆ ئەمریکا و هاوپەیمانەکانی لە ناوچەکە، گویا توانای فراوانکردنی پازنەی ململانەی لە ناوچەکە و لە دەرەوەی غەزەشەیە. موشک هاویشتەکانی ئێرانیش ڕاستیدا لە هێز نییە، جگەل لە جوابدانەوە و بەبێ ئەمەلی خۆی لای بەری بەناو مقاومەت مەبەست لەم کارانە و هەراوهوریا سازکردن و ناوخۆی ئێرانە کە کۆماری ئیسلامی بەدەست هەلومەرجێکی سەختی ئابووری و ناڕەزایەتی جەماوەریەوە دەناڵێنن. بە بۆنەی مەرگی هاوڕێ ڕەوف باباییان پێشمەرگەی دێرینی کۆمەڵە. ڕۆژی یەکشەممە 15 ڕێبەندان
هاوڕێ ڕەوف باباییان پێشمەرگەی دێرینی کۆمەڵە لە تەمەنی 71 ساڵیدا لە نەخۆشخانەیەکی وڵاتی نۆڕوێژ دوای تووشبوون بە نەخۆشی لە بیرچوونەوە وەتە ئالزایمێر دڵە گەورەکەی لە لێدان کەوت. کاک ڕەوف لە بنەماڵەیەکی ناوەندی لە شاری سەقز ژیانی بەسەر دەبرد. باوکی هاوڕێ ڕەوف کاک مەحموود تا کاتێک کە لە ژیاندا مابوو لە ڕێگەی دوکانێکی خواردەمەنیەوە لە بازاڕی مزگەوتی مەلای ئیبراهیم ژێوی ژیانی خۆی و بنەماڵەکەی دابین دەکرد. لە پاش کۆچی دوایی باوکی کە هاوکات بوو لەگەڵ دەستپێکی شۆڕشی جەماوەری لە ئێران و بە تایبەت لە کوردستان، هاوڕێ ڕەوف باباییان وەکو کوڕی گەورەی بنەماڵە لەو هەلومەرجێ ڕاپەڕینەدا ڕۆڵێکی گەورە و گرنگی لە ئاستۆگرپ وە لە زۆربەی گۆڕەپان و کۆڕ و کۆمەڵ کۆبوونەوە متینگ و ڕێپێوانەکاندا بەشداری دەکرد. هاوڕێ ڕەوف کەسێکی خۆشناو و جێگەی باوەڕ و متمانەی خەڵکی شار و دێهاتەکانی دەوروبەری بوو و لە ڕێخستنی هەواڵان و دۆستان دەور و نەخشێکی گرنگی دەنواند و هەر ئەم هەڵس و کەوتەی بوو بە هۆی ئەوەی کە دوجار بڕیار بدات و چەکی پڕ لە شانازی پێشمەرگایەتی کۆمەڵە لە شام بکات و لە شۆڕشی یەکەم و دووهەمی مقاومەتی خەڵکی کوردستان لە ساڵانی 58 و 59 هەتاوی تا ساڵەکانی 65 هەتاوی شێلگیرانە وەک کەسایەتیەکی شۆڕشگێڕ مێنێتەوە. هەر لەم سەردەمەدا هاوڕێ ڕەوف کە برای دوو گیانبەخت کرد و بەناوەکانی هاوڕێ عەلی باباییان کە لە ڕاپەڕینی 57 هەتاوی لە دژی دەسەڵاتی پاشایەتی یانی ئازیزی بەخت کرد و هاوڕێ جەماڵ باباییان پێشمەرگەی وێری کۆمەڵە کە لە نەبەردێکی قارەمانانە لە دژی هێزەکانی کۆماری ئیسلامی ئێران لە ساڵی 63 هەتاوی گیانی بەخت کرد بەهۆی کۆمەڵە گیر و گرفتەوە ناچار بوو کە بگەڕێتەوە ناو بنەماڵەکەی و بە تایبەت لای دایکی خۆشەویستی دایە سەلمە کە ئەگەرچی دڵ هەڵقرچا و چاو بەگریان بوو لە ژینیدا بەڵام ژنێکی ئازا و ماندووی نەناز بوو کە لەو ڕۆژە دژوارانەدا هەردەم پەناگەی هاوڕێیان و لایەنگرانی کۆمەڵە بوو. بەداخەوە دایە سەلمە دوجار لە تەمەنی 6 ساڵیدا کۆچی دوایی کرد. هاوڕێ ڕەوف دوای گەڕانەوەی هەموو کات و ساتێک و هەردەم لەژێر چاودێری و گوشاری دام و دەستگاکانی ئەمنی و حکمیدا بووە بە بیانووی جۆرا و جۆر ئازار و ئەشکەنجەی ڕۆحی دەدرا و بیانویان پێدەگرت و دەست بە سەریان دەکرد. بۆ هۆیەوە بە ناچاری لە سەرەتاکانی ساڵی 1370 هەتاوی گەڕای بنەماڵەکەی ڕێی هەندرانیان گرتە بەر و لە وڵاتی نۆڕوێژ نیشتەجێ بوو. لەوێش پاش چەند ساڵ تووشی نەخۆشی لەبیر چوونەوە بوو. ڕۆژی دووشەممە 16 ڕێبندان پرسە و سەرخۆشی هاوڕێ ڕەوف لا مزگەوتی عومەر لەلایەن خزم و کەس و بنەماڵەکەیەوە لە ناو خەم و پەژارەیەکی زۆردا و بە بەشداری خەڵکێکی بەرچاو لە شاری سەقز و دێهاتەکانی دەوروبەری بە ژن و پیاوەوە بەشدار بوون و یاد و بیرەوەری هاوڕێ ڕەوفیان بەرزڕاگرت. ئێمەش لێرەوە بەم بۆنەوە لە تلویزیۆنی کۆمەڵەوە پرسە و سەرخۆشی خۆمان بۆ یادی ئازیزی هاوڕێ ڕەوف باباییان و هەموو بنەماڵەکەی دەردەبڕین و بەشداری خەم و پەژارەیانی. یادی هاوڕێ ڕەوف و براکانی کاک عەلی و کاک جەماڵ بەرز و بەڕێز بێت و ڕێگایان پڕێبوار. هر حموتا ناجي
نەکەم یاران سپیدە زوێ و ئێوارە دێر دەڕوانێنە گەڕانەوەمە بەلێوی وەک خوێن و شەکر دێنە سەر ڕێی سەردانەوەمە بەلێوی وەک خوێن و شەکر بەخەن بەلکو گەڵای داران غەریبی تانەکەم یاران بەخەن خاک و کوچەی شاران غەریبی تانەکەم یاران کە هەتفەوە لە من باخچەی پڕ باڵندەی شێر و جوانیە لە ئێوەی شار ئەزیزانم سێبەری لە تاسە و جوانیە لە ئێوەی شار ئەزیزانم سێبەری لە تاسە و جوانیە بەخەن بەلکو گەڵای داران غەریبی تانەکەم یاران بەخەن خاک و
بخل خاكو كوشي شاران غريبي تانكم يارم 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 بخل خاكو كوشي شاران غريبي تانكم بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویست بەم جۆرە گەشتینە کۆتایی بەرنامەی هەفتەی ئێمە و بینەران زۆر سپاس بە ئەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون. هیوادارین کە بەرنامەی هەفتەیشتان بەدڵ بێت و کەڵکی پێویستیشتان لێوەرگربێت. چاوەڕێی نامە و ئیمەیل و پەیوەندی تەلەفۆنی ئێوەین بۆ هەرچی زۆرتر بەرنامەی ڕازاندنەوەی بەرنامەکەی خۆتان حتمما پەیوەندیمان پێ بگرن و ڕابۆچوونەکانتان باس بکەن تا بەگەشتنەوەیەکی تر هەر شاد و بەختەوەر بن.